دۆستان هەموولاتان زۆر بەخێر بێن ڕۆژتان باش زۆر سپاس کە داوەتی ئەنیستان قبول کردووە هاتن بۆ بەشداری لەو پانێلەی کامڕۆ هەیە زۆر بەخێراتنی مامۆستای هەمومان دکتۆر شێدار نەجار دەکەم و هەروەها دکتۆر نەجات ئاکرێ و کاک ڕۆژاد میران کە هەرسێکیان ئەمڕۆ لەسەر تەسەوڕ دەکەم میحوەری لێک کەم و کەک جیاواز باسی ئەو تەنگ و چەڵەمە و ئەو باهۆزە دەکەین کە عێراق ئەو بوو نزیک بە 3 مانگە پێیاژێت هەوڵێ و دانیشتنەوەیە کە چەندی دەکرێت لە ڕوانگای کوردستانەوە لە بارودۆخەکە تێبگەین ئایا عێراق وەکو جەولەکانی پێشوو جەولەیەکی خۆپیشاندانە یان ئەم جارە جیاوازە ئەگەر جیاواز بێ جیاوازەکەی لە چیدایە و ئەو تەوەقعانێکە بۆ داهاتووی عێراق دەکرێت چاوەڕێن کە لەو پانێلدا مناقەشە بکرێت بە تایبەتی کە لە ڕووی نەزەری و قانونیەوە دوو مامۆستای بە تەجروبە لێرەنا واروها کاک دڵشاد وەکو ڕۆشنبیر و سیاسەتمەدار و متابعیش دوای 2003 کە لە بەغدا بووە بە تەکید زۆر شارەزایە و شەخسیات و ئەحزاب و ئەو ئیتجاهانەکە لە بەغدا لەوانەیە زۆر لە ئێمە نەیان بینین یان هەستیان پێ نەکەین جارێکی تر هەرسێکتان زۆر بەخێر بێن تەنمان پێم خۆشە لە جەنابی دکتۆر شێدەوە دەست پێ بکەین من جەلسەکە بەڕێوە دەوام لە کاتی پێویست دێمەوێرەکە ئێوارتان باش ئێوارتان باش زۆر سپاس بۆ ئینستیتیوت و بۆ کاکە سەرۆ بۆ ئەم دەرفەتە کە تۆزە قسەی دەربارەی یعنی وەزعی عێراق و وەزع ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسەی بکەین من محاو دەکەم چارچوبێکی نەزەری فکری پێشکەشکەم وازانم دکتۆر نەژەر کاک دڵشادش تۆزە مەسایلی تەطبیقی و واقعی پێشکەش دەکەن فەرزیەکەی من ئەوەیە کە مۆزوعەکەوەی بڵاو بوونەوەی ستراتیجی بەکارهێنانی شەقامی گشتی یعنی مەجال العام مەیدانی عام بۆ چارەسەرکردنی کێشەکانی سیاسیە یان کەواتە پێویستە کێشە هەبیتن ئەو جار شەقام بەکاردێتن ڕۆژنامەی واشنگتن پۆست لە 28 ئەو ساڵە مانشێتێکی گەورەی نووسیوە کەوا ڕۆژهەڵاتی ناوەڕات بەرەو ڕەوشەکی نادیار دەڕواتن یعنی ڕۆژانی ڕەش چاوەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاز دەکات دەستگای کارنێجی دراستێکی مهمی دەربارەی پرۆتستۆی عێراق و لە نێوەندەوە کاری شەقام و ڕەفتاری دەسەڵات بڵاو کردەوە لێرەدا قسە دەکرێتن مەیدانی عام مەجالی عام چۆن بەکاردێتن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەڵپێسرا لەوەی دەست پێ دەکەن کەەوە ئایا ئەم پرۆتێستە تعبیر لە دەرونی ئینسان دەکاتن یان یعنی زەختەکی لەسەر ئینسان هەیە کە پێویستە ئەو ڕەفتارەی پێ هەڵبستیتن واقعی سیاسی پێویستی بەوەی هەیە کە مۆدێلێکی نوێ پەیدا بکرێت یعنی ژیان عالم بە پێی شۆرشی تەکنۆلۆژی بە پێی پێشکەوتنی تەکنۆلۆژی ئێستا مۆدێلی نوێیان پێویستە یعنی ژیانە چی تریان پێویستە نەک ئەو ژیانە ڕۆتینیە کە ئێستا هەیتمان ژی حیاتە چی بەدیلمان پێویستە و ئەم ژیانە نوێیە پێویستی بە گۆڕانکاری هەیە یعنی لازم ئەو ژیانە تەقلیدیە بگۆڕدرێت تا بتوانین ژیانێکی نوێ بەدەستمان بێت ئەمەش عێلاقەی بە چ هەیە بۆی هەیە کەەوە قودرەتی و سیاسەتی حکومڕانی
لروشالاتی ناوڕاستە بە عێراقشن ناویتی تا ڕادەیەک فەشەلی هینایە یعنی قدرەتی نظامی سیاسی يعني capacity of political system أو قدرة تانية كبتواني داواكاري جماعة جێبەجێ بکات کەواتە فەرقەی جیاوازێکی لە بۆچوون هەیە لە بینی جەماوەر و لە بینی حکومڕانی یان دەسەڵاتی سیاسی هاوڵاتیان ئێستا لە حزبە سیاسیەکان بێزار بوونە اعتماد ناکە لەسەر حزبە سیاسیەکان و حتى اعتمادیان نییە سیقەشیان نییە سەر دەرئەنجامی هەڵبژاردن بۆیە لە فکر سیاسی بۆچوونەکەیە کەوە ئەگەر بمانەوێت دیفاع لە دیموقراتیەت بکەین پێویستە دیژی هەڵبژاردن بکەین بەو نەوعەیە کە ئێستا هەیە کتێبی مهمی دێڤید وان ڕیپڕۆک دیژی ئەگەینست ئۆف ئەلێکشنز کە واضحە دەلێتن ئەگەر هاتوو دەرئەنجامی هەڵبژاردن ئەو نەتیجەمان بداتێت کە ئێستا لە عالم هەیە بەحسی ئەمریکا دەکرێت بەحسی بەلجیکا دەکرێت بەحسی فەڕەنسا دەکرێتن ئەمە ئەو شێوەی هەڵبژاردنمان ناوێت پێویستە دیفاع لە دیموقراتی بکەین ڕێگای هەڵبژاردن مۆدێلی هەڵبژاردن بیگۆڕین کەواتە پێویستمان بە ژیانێکی سیاسی نوێ هەیە جەماوەر ئێستا ئەوەی دەوێت ملاحەزە دەکرێتن لە بەغدا وایە لە لبنان وایە لە تونس وابوو لە جەزایر ئێستا وایە ئەمە ئەساسەکەی لە چێ دەدۆزینەوە ئەساسەکەی دەگەڕێنە لە 1968 شۆرشی قوتابیان لە فەڕەنسا و ئەڵمانیا لەوێ داوای ژیانێکی نوێیان کرد و لێی ناجح بوون چ لە ئەڵمانیا و چ لە فەڕەنسا یعنی کارزمەیەکی گەورە وەک دیگۆل بە فعلی شۆرشی قوتابیان ڕوخە ئەڵمانیا سیستەمی کاملی سیاسی و کۆمەڵایەتی هەمووی گۆڕی و ئابووریش کەواتە کە جم و جۆلێکی جەماوەری هەبیتن بۆ ژیانێکی نوێ پێویستی بە گۆڕانکاری هەیە لەو مفەکرانە کە سایکۆلۆجیای جەماوەری قسەیان لەسەر کردووە تەحلیلیان کردووە گۆستاف لەو بوون کتابێکی زۆر گرنگی هەیە سایکۆلۆجیەکی جەماوەر دەربارەی سایکۆلۆجی جەماوەر قسەی دەکاتن کەوە جەماوەر تەنانەت نایەوێتن یعنی شتێکی ئاسان و بەسیط بەدەستی بکەوێتن دەیەوێتن ژیانێکی نوێ دەیەوێتن سیستەمێکی نوێ کە زدی ئەوانەیە کە جەماوەر بە شەغەب و فەوزەوی حسێب دەکرێت یان طبعا بعضە سیاسیەکان بعضە مفەکرەکان حسێبی جەماوەر بە شەغەب و بە خەرابی دەکەن لۆبۆن ئەم مەسەلەیە ڕەت دەکاتەوە و دەلێتن جەماوەر دەگاتە ئەو ئاستەی کە تەصحیح بکاتن بەبێ مقابلیش چونکە ئیمانی هەیە و مەبادیئی هەیە کەواتە ئەحیاناً حرەکەی جەماوەری احتیمالە نەتیجەی نەداتن بەلەم جەماوەر مستعدە خۆبەخشانە یان بە تەصحیح بە هەموو مکتەسەباتی بداتن بۆ ئەوەی تەنیا تعبیر لە سایکۆلۆجیای خۆی بکاتن کە دەیەوێت ژیانێکی نوێ بەدەر لەو ژیانە کلاسیکی کرد جۆرج ئۆروێل لە مەزرعەت الحەیوان بەحسی ئەم مەسائلە دەکاتن هەمان ڕەئی هەیە وەک لۆبۆن جوولانەوەی دەلێت جوولانەوەی جەماوەر حرەکەی جەماوەر تەنیا بە عاتیفە نییە بە سۆز نییە جەماوەر مەیلی هەیە بۆ خەڵقکردنی دەسەڵاتێکی بە قووەت یعنی کەواتە جەماوەر حرەکەی هەیە بۆ گۆڕانکاری بەلەم نایەوە دەسەڵاتێکی زەعیفێ بیتن دەسەڵاتێکی بە قووەتی دەوێت میشار دیسێرتۆ ئەنتروپۆلۆژیی فەڕەنسی گەورەیە لە کتێبێکی بەناوبانگ The Capture of Speak وەرگرتنی قسەکردن
يعني بعرف بدل أخذ الكلام أو إعطاء الكلام يعني دلتن زماور بشورش يعني شتى مهم بدز ديتن أيش أويا كوا قصيدة كاتم حقي أو حقي ورقرتوا كقصيد كاتم كواتا دل الشورش شستوهشت أو شورش بوكا تواني زماور قصيد كاتم دلتن شتك دزوليتن لكوملقا شتك حركي هي دورة بشمان حركي تداية زولانوي تداية أو زولانوا تعبير له قصة كردن يعني زماور تا أو كاتا نيدا تواني قصة استقصيدة كاتم أو حدود نما أو سنور نما كزماور منع كي قصة كاتم قصيدة كاتم قصة خوشي دا كاتم وتعبير له آراء خويتك يعني بدأنا بالكلام وقد دستيان بيكل بقصة كردن قصة كردن شراوة ناستيت دست بدك حركة دايناميكا دزوليت اگر أورش تحقيقنا كنت زارشتر حتى يعني أهداف كاني زيبت زيدك كواتا أما حزي زماورة بوغوران كاري أو زولانا يكلا بغداد دكري للبنان دكريتن قمع دكريتن أقاتن لبي يعني قمع هيا لا بغداد لا لبنان دون شوي يعني بيري حزب سياسي قمعي زماور دكاتن حزب السياسي كإدعاء زماور كإدعاء شعبية دكاتن قمعي زماور دكاتن كوات اللي دا يعني زوازيك دس بينك بين حزب السياسي كلاسيكي كان وزماور اما بيستمان بو تحليل هي كبزانين بو زماور داخل سقينا ما هو بحزب السياسي ديسان لفكر السياسي أبحاثها دراساتها دليتن أم وقتي أويا كأحزاب كان انهيار كان يعني بيدرن decline of political parties لزياتيوان زماور حركة دكان زماور قصي دكان زماورش إبداعي هي وخيالي سياسي شيء يعني كواتا أم حركانا دكريتن أم زولانا وكا دكريتن بخيالنية خيالتي مهم يعني هي خيالتي بو غورانكاري هي غورانكاري حكمراني غورانكاري بها كومالايتي غورانكاري سوسيولوجي هي كواتا زماور قدرتي هي كاباسيتي بو جيانة نوي بو خلق كردن جيانة نوي أمش أم زولانا وكا ديوت جيانة نوي خلق كاتن عبارة للسياسات بعضها كان لنا أو بارينا ويبو سياسات يعني أم حركة زماوري تنيا سياسة بارينا ويبو سياسات أما كواتا بنياد لبوجيانة نوي يعني زماور كحركة دقاتن لوي حركة نية بس ناني هبيتن لوي كجيانة نوي هبيتن يعني لو إطارة لو تسارسوية لازمة أو حركة زماورية كلا بغداد هي يلا الجنوب هي يلا لبنان هي يلا تونس يلا الجزائر هي لازم بوشوي عملية تيبكن كواتا فعل أو حركة فعل أكشن حركة بو برو بعض الشان فوزنا برو عقلانيته يعني زماور دتوانيتي بو فعله عقلانيتي بينتنا وسياسة ومجدو أستيحية أستشي قيمية وأستشي عقلانية يعني بها كان بيوست بيت يعني نك هموار كدن نك تعديل كدن بالكم قران كريم بيوست لو قيمانا ودومش أو قران كريم برجعش عقلانية دبيت قاتا جيان لبيش كوتوا بيش دكويتن حركة سير ورمان هي مستمرة لحد ديناميكا أو ديناميكا تواد لي دكاتن ك أم زولانا وزماور شتشنوي خلق كاتن وفعلا شتشنوي خلق دكاتن سلا كومالجا وسلا سياستش تك سياسة
تەنیا دەسەڵات نییە سیاستش لەحزەکە ساتەکە بۆ گۆڕانکاری سیاست ئەگەر لە دای نیمیکەی خۆی ڕاوەستە ئەوە نابێتە سیاست لە جێ ئینهیاری دەکات کەواتە سیاست پێویستە بە گۆڕانکاری گۆڕینی بە گۆڕین و ئەمە لە ڕێگای تەقلیدی بەدەست چکە بە ڕێگایەکی تەقلیدی ترادیشنل ناتوانێت ئەوەی جێبەجێکە چکە حکامەکەن لەوەی تێناگەن کەواتە پێویستت بە گۆڕانکاریەکی ڕیشەیی هەیە هەم بەهاکان بگۆدرێ هەم حکامەکانش بگۆدرێت کەواتە سیاست عیبارەتە پرۆسێسێکی بەردەوامی بۆ خەڵقکردنی پەیداکردنی مەجالێکی نوێ کە بتوانیتن ئەو مەجالە تەعبیر کاتن لە ئیرادەی جەماوەر کەواتە چۆن لەو حرەکاتە نەکەین کە ئێستا لە بەغدایە و لە جنوبە و لە لبنان هەیە نابێ بە شێوەیەکی زۆر سادەی لێی تێبگەێت پێویستە بە شێوەیەکی زۆر عەمیق قوول تەماشایکەین ئەمە حرەکەکی بەسیط نییە احتیمالشە فەشەل بینیت بەڵام حرەکە فعلا بنیاتی کۆمەلگا جوڵانەوەکی بەهێزی لێ دەستی پێ کرد و ئەو جوڵانەوەش بێنەتیجە نابیتن بۆ سپاس زۆر سپاس ئێوارەتان باش سپاسی ئەلیستۆ دەکەین بۆ سەر ئەم داوەتە سپاسی برای خۆشەویستمان کاکسەرۆ دەکەین کاکسەرۆ لە تەحلیلی من بۆی محەممەد حەسەنێن هەیکەلی کوردستانە دائما پاش ئەزەمات و نەکەسات ئەویش پاش 67 محەممەد حەسەنێن هەیکەل من وا سەیرە دەکەم هیوادارم پێویستی باڵ بە خۆشی دیە زۆر سپاس ڕاستی من چەند مەدخەلێک بۆ بابەتەکە دەچەم مەدخەلی قانونی مەدخەلی ئەمنیش بە حکمی بسپۆری ئێمە لە عێراق ئێمڕۆ بەرامبەر ئەزمەیەکیم پێی دەرێن ناسەقامگیری سیاسی حەزبی عەدەمی استقراری سیاسی و نەتیجەکەیش بووە عنفی سیاسی ئەمەش تەراکمی مەجموعە ئەزەماتێکە لە عێراق يعني تغییرێکی سریع تەناقضی شەرعیەت انخفاض لە تواناکانی سیستەمی سیاسی وای کە ظاهرەیەک پێیابی پێی دەرێن انحطاط المؤسسات يعني مؤسسات چه حکوومەت چه حزبەکان چه بەرلەمان چه قەضا چه جەماعاتی ضەغط ئەمانە تووشی ئەم ظاهرەیە بووینە تووشی ئەم ظاهرە بوون کە پێ دەرێن انحطاطی مؤسسات وای لێ کرد نظامی سیاسی تووشی قسوورێک بیت لە تەعدیەی مەهام زوعفێکی هەیکەلی هەیە لە نظامی سیاسی ئەمە چی کرد ئەزمەیەک پێیابی پێدێن ئەزمەی شەرعیە ئەم سیستەمە ناتوانانی قەناعەت لەلایەن بۆ کۆمەلگا پیا بکە کە بۆ خزمەتیوان کار دەکا ئەم ئەزمەیە مؤسساتی سیاسی گرتەوە ئەوانەی ڕۆژ ئێمە پێدرێن شاغلی ئەدوارە ڕئیسیە ئەوانەی ڕۆڵ دەبینن ئەوانیشی گرتەوە یاخود ئەو سیاساتانەی کە پەیرەویان کرد و ئان کرد بۆیە ئەزمەیەکی تر پیا بوو سیقەی متەبادل مابینی سیستەم و شعب و احترامی قواعدی دستوری نەکرا و فعالیەتێک نەبوو توانایەکەوتو نەبوو بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان وای کرد کە هاوڵاتی باش دەمێک باسی دەکەم تووشی ظاهرەی عنفی سیاسی بوو کە مزاهرات یەک لە مەظاهری ئەم ظاهرەیە و ئیترسناکتریشەیە حربی ئەهلی ئەم شتانە ئەزمەیەکی تر ئەزمەی مشارەکە یعنی هاوڵاتی کە بۆ چالاکەی هەردەستی تا چ ڕادێک تەسیری هەیە لە دارشتنی بریارە سیاسیەکان و حەقی هاوڵاتی لە چاودێریکردن لە هەڵسەنگاندن لە زەبتی هەندە مەسائل ئەمە بەچی بە دیارکەوت لە مەسلەی هەڵبژاردن لە مەسلەی ئۆپۆزیسیۆن بوون و نەبوونی لە مەسلەی پەنابردن بۆ خۆپێشاندان لە سەرەتاوە ئەزمەیەکی ترێ ئەزمەی اختراق يعني مؤسسات حكومي قصور يعني هي على ناحية تنظيمي واقتصادي فجوة هي ما بين عالمي نخبة ونخبة حاكمة وجماور يعني قولايكي زور هي فاكتر أبو دا كان رولي خوي بيني قيرانا كان دانشتوان
پاشکەوتن بێکاری قەرزاری دەرەوە ناسە قامگیری سعرەکان تەزەخم اختلالی نظامی ڕەواتب و مخەسات و ئەمە مشكلات وحدي وطني شيء العراق ببي عوامل جغرافي بيئي أقليمي عنصري مذهبي لغوي ولاءات قبلي أمانة همو يعني ناصرية كتجير دستي عشيرة كانوا محافظ يندر كردو أوكا تأثيري خارجي أدوات سياسي وتدخل خارجي استخدام المرتزقة ما بيدرين العراق مصطلحي ميليشيات بكارنا من بيانا لمواني العراق ميليشيانا مرتزقنا بكل معنى الكلمة وصف قانوني اتفاقيات جنيف صالي 1940 وهردو بروتوكول كي 1977 لسر أمانة التطبيق دبي كمرتزقنا ميليشيات نينا شو كميليشيات نظامي قانوني تابت خويا بيكيناني حزب كان دروا لناوب حزب كان في تحريكي أقليات جاروبار مسألة بيكوجيان وأوشتانا ديتاكايوا هاوكاري أبوري دروا وشروطكاني مساعدات عسكري دوري خوي دميني كومبانيا بيانية كانش آني كاردكن نقبو خوشويستي تشاوي منوتو وإنما آنش مرام وأغراضي خوانية أنجام كي تشبو ناس قامجيري حكومي أو تصريف أعماله ناس قامجيري دستوري تفسيرات متباين بالدستور إمكانيات تدخل عسكري دا باسي رولي سوباج دكين لو أزمة عراقة وحركات احتجاجي وإصلاحي حركات احتجاجي لبداية ودستي بيكت دا برو شورش دا سيناريو ترسناك شريني أخو نتائج مشكلات اقتصادية مشكلات عسكرية مشكلات اجتماعية وايلك هاولاتي برو دیاردەی نامۆبوونی سیاسی بڕوا و دوودلی کۆمەڵایەتیش دەست پێ بکە و تەداعیاتی ئەم مەسەلەیە زۆرن و زوعف و تەزەبزوب لە سیاسەی خارجیش دیارە ڕوون و ئاشکرایە نازانین سیاسەی خارجی عێراق چییە و چ نییە ئەنجامە هەرە ترسناکەکەی ئەم مەسەلە پەنابردن بۆ عنفی سیاسی عنفی سیاسی چالاکیەکە مەبەستی گۆڕانکاریەکی بە پەلەیە بکرێت بس إشكاليتك آية عنف غاية يعني وسيلة تقييم عنف مسألة نسبية أوي بجداري ذاك العنف أو عنف موجهة تجي أما معيارا تو بزعني أم عنف أخلاقيا أخلاقيا كي بجداري ذاك العنف أو عنفش موجه كي أما معيار كي تحديد شرعية عنف أو ذاك لا مشكلة كتير هذا قرن إما في الاستلاب السياسي يعني بأي تكوين مجتمع شيء رسمي شيء شعبي وهسكذني هولاتي بنام بني سياسي وحكومته سياسة دور لوان بري ودشي وايدا كا أم إشكالية تبابي عنف يعني مؤسسي حكومية ومرتزقة بناي بودبان يعني عنفك شعبية عنفي بابلين عفوية يعني غير منظمة يعني جارباريش شوازي من الملانة بيوديك ديالكتيكي هي ما بين مشكلة عنف وعدم استقرار سياسي ومبدأ سيادة قانون حقوق إنساني اجتماعي اقتصادي وسياسي ومدني وثقافي مبدأ سيادة قانون هيج قيمتنيا أجر احترام حقوق إنسان نكلي وهيج ضمانش نيا بوام حقوقنا أجر سيادة قانون نبي شوكا إما دبابو إما باسي شرعيات ما كد استدين باسي مشروعيات دكين يعني همو بنابو يا ساببا وهمو ملكتشي يا سابن بفرد وبمؤسسات بحكم قانون شو كقانون تأمين أصول ضروري ذاك أبوها نظامك السياسي دستور قانون تأمين أصول بنماكاني أو نشاط سياسي ذاك فلسم أساسا مبدأ تدرج قاعدة قانون دستور قانون تعليمات أوامر بوشي وازا شو مبدأ سيادة قانون شو حقوق إنسان مطلق نينا نسبينا يعني أو عالم يوتوبيانية جمهورية أفلاطونية إما وباسي بكين بس حدود هي بو مسألة أول العراق رددا مشكلة يعني أزمة يعني كارثة أما ترتيبي توصيفي معنا هي كم جار مشكلة ده مشكلة ودرس في ذكين مشكلة أجد شهر سنة كرا برو أزمة دروا أزمة بفي قاموس أوكسفورد اللحظة التحول الحاسمة يعني لحظة تحول حاسم
کە پێویست بۆ دەکە ئەگە ئەزمە چارەسەر نەکرا تۆ بەرەو کاریتەی سیاسی دەڕۆی کاریتە یان شەڕی ناوخۆیە یان پارچە پارچەبوونە یان لەتلێتبوونە ئەمە قاموسی ئۆکسفۆرد بۆ مەسەلەکە وا دەڕوە بۆ ئەم ئەزمەیە ڕوودا سوئی فەهم هەبوو بۆ ئەو ژیانەی یعنی ساڵێک ئەم بەڕێزە لە حکم بوو وا تەسەورمان کرد ئیدی دنیا خراس ئاخری مەتابە و نزیک بوون لە دەرگای بەهشت سوئی تەقدیر و تەقیم هەڵسەنگاندن و ئەوە شایعات دەوری خۆی بینی بە تەبەتی شایعاتی بەیضا دەوری خۆی بینی چکە شایعاتی سپی وا تێ دەکات تۆ جۆرە تەخدیرێک بتگری و لە نەشوەیەکی لە خۆشیدا بوون دابیتووە کەچی وان نەبوو ئەخطائی بەشەریش دەوری خۆی هەیە تعارض و تەضاربی مەصالح بەرژەوەندیەکان و ئەو زانیاریانەی ئەوە تەمە تەحلیلێکی ئەمنیە بۆ مەسەلەکە ئەو زانیاریانەی کە دەدرێنە سانعی قەرار استیعابی معلومات بە دەقە ناکە یعنی هەزمی ناکە ئەم معلوماتانە بەو شێوازە بۆیە وای لێ دێ کە لە مشکلەوە ئێمە بەرەو ئەزمە بچین و ئینشاڵە بەرەو کاری سەش ناڕوە ئەزەمات سناعەیە پیشەسازیە دروست دەکرێت و ئیدارەش دەکرێت و لەسەر ئەم ئەساسە تعامل لەگەڵ ئەزەمات بە پێی مەفهومی ئەمنی جیایە لەگەڵ مەفهومە قانونیەکەی جیای لەگەڵ مەفهومە دستوریەکەی بەس مەرحەلەی لەدایکبوونە دوای گەشەسەندنە دوای نڵجە دوای انحسارە دوای ئەبێ نەبوونی نظامێکی ئینزاری مبکر یعنی نظام ئینزار مبکر ئەمە پێ دەڵێن کە تحلیلات و توقعات دەداتێ بۆیە بۆ تحلیلی ئەزمە تۆ دەبی سێ مەسەلە تەبی تحلیلێکی تەقدیری وەقایع دەکەی تحلیلێکی تەوەقعی و تحلیلێکی تەحذیری زۆر بەترسر ئێمە پەنا بۆ ئەسوء تحلیل دەبین ئەویش تحلیلی ئەزەمات یان مفاجئە یان متەراکمە ئەوەی لە عێراق نەخێر متەراکمە مفاجئ نییە چونکە کللتوری پاش 2003 ئەم کللتورە ئەنی زۆر شێوازی وەرگرت کللتوری سعینفی سیاسی لە عێراق بەس ئەم مزاهراتە بەس ئێستاش تحلیلی سیناریۆی ئەمنی بۆ ئەم مزاهراتانە ئێمە ساحەی تحلیل دەکەینە نموزەج بۆ مەسەلە بۆیە مەدخەل بۆ دیراسەی ئەزەمات لە ناحیەی ئەمنی مەدخەلی ئیداری و سلوکی هەیە استنادك سر أو معلوماته سر أو تفسيره سر ضعف مهارات قيادي سوء إدارة مدخل اقتصادي شيء مدخل اقتصادي شيء أزمة وقف نمو اقتصادي دكا أم أزمة وقف نمو اقتصادي دكا مجالات اقتصاد رادة وستيت وإمس أو لبغاو تا باشورة وكبتشين دبينين كمسارين استا حتى كو بازرگاني لهريم كردستان وبيان دروا يعني باش أوي مسألة فاو أوشتانا ومدخلي إيكولوجيشيا كسي عنصري بشري وعنصري مكون عنصري طبيعي ناشمة تفاصيلي أم بابتانا ليرانا أزمة نبوني فريق إداري أزمة فريق إدارة يعني مجموعية كي دست بجير كراو منتقات إما بيدلين لبو أم إدارة أزمة أواني أخصائي اتصالات علاقات عامة خبير فنينا أخصائي مالينا أخصائي قانونينا شكست مشاكل قانوني ودستوري زورة قورتلين مشكلة إرسل قانون دولي إنساني حماية دولية بو ضحايا مظاهرات واضطرابات داخلي اتفاقات جنيف في صالح زانو صوت شلونه لقى هادو بروتوكول كي منازعات مسلحي دولي وغير دولي دلي أم اتفاقيات تطبيقنا بلسر اضطرابات وتوترات داخلية توتر فيش اضطراب ده وحماية دولية نيابو أمانة يعني حماية دولية كتدخل صليبي أحمر تدخل صليبي أحمر بشوازة كفاعل وملموس نيا فأما بيشتي بخبراء قانوني شيء تو أبي توصيف أزمة بكي توصيف أزمة لا تحديد أولويات خود دكي دا سيناريو هذا دني ودائما تركيز لذا خرابترين سيناريو دكي ونشر الرسالة دكي طبعا الأزمة امتيازات خوشي هي ما عندك رجبي النبي سركردي راستقينا بديانا كون لو أزمة كي سركردي راستقينا وإمكاناتي شيء قران كاريبا بلا دكري روبرونا ويجيرغفتكان دكري قران كاري لا كسانج دكري زور جانبني سيستم السياسي كاي لسرتاي أزمة وشان كسانك دكنا قرباني يرمون بهم في العراء مدني فريان لدنا أو هوايا
پەنا بۆ نظامی ئینزاری مبکریش دەبدێت. ئەو ئوسلوبانەی کە اعتماد کردمان بۆ مواجهەی و ئەزمەیە ئەسالیبی تەقلیدی ئێمە ئوسلوبکەی بدەن ئوسلوب نەعامە. نعامة أو إرادك نعامة بأسلوب النعامة يعني أما تنصل لمسؤوليتها ودلي خطأ منية تدخل خارجية شتيترا يعني فأسلوب نعامة يعني تنصل لمسؤوليتك ورادك وكراك نعامي أسلوبك ترى القفز فوق الأزمة يعني تدبر لسا أزمة دليلنا إما معالجة موقف دكين قواتي أمني وعسكري تحت السيطرة ودتوانن أو مشكلة حل كان أسلوبي تريشة إسقاط دكلنا بوشيونية مشكلة إنكاري لك هل هذا اللجنة دادن إن بوشارة سركديني يقولوا قلتي أنا بيكارن أو أنا مشانا نظام وأنا أوشتانيا بعصاني دراءتك أبسي أسلوبها نعامة قفز فوق الأزمة وإسقاط يعني إنكاري مسألة أمانة أساليب تقليدية لا مواجهة لبو هالأزمة. طبعا ليرانا رؤية عسكري شيء أبو أزمة رؤية تنموي شيء رؤية اجتماعي شيء ناجمة وتفاصيلنا رؤية اجتماعي أو إستا مدرسة كوبنهاجن مدرسة ويلزيو مدرسة باريس أمني مجتمعي نظري أمن نبو مجتمعات علمي عمليات أمني شيء كمظاهرات إستا علمك دخوين زيت مظاهرات وتطورات مظاهرات لأدبيات أمني ولأكاديميات أمن ودفاع إيران نمونة كسر كوتولة ومسألة علمي هندسي أمني شيء شوتو هندسة وإستا تأثيرات عولمي أمنيش لسر مسالك زور كرنجا منظومات أمنية منظومي مؤسساتي صنع قرار وأمن ودفاع دبلوماسيات حريات حقوق عامة أو أنا هموي بشكل بيكاتيات برسيارك ليريا قواتي مسلحي وطني بابلين جيش ما بيني مان لمصر جيش حسمي عند مسائل كرت مسألة سلكة كي كرت لتونس جيش تونسي حسمي مسائل كرت تحليلي دراسي شرقي أوسطي احتجاجي وموجي رياحي تغيير هنتكتون كتابك يا الجندي والدولة لكتابك أخوي مقاربة علاقة مع علاقة عسكري ومدني دكا تركيز لسر أفسر كان لك برامر بالنخبة السياسي بويا جيش أمريكي سي وظيفة بوشوني انتكتن اولا دوري جيش لمجتمعات زي ما بس عراقي وظيفه تمثيلي وظيفه استشاري ووظيفه تنفيذي وانتكتن داوي ودك ضبط تدخل عسكري لحياتي السياسي احترافيه مبدئي احتراف جيش امريكي جيشك محترفه دو سريتر مهران كازافا سي فئات عسكري دادني ضباط سياسي وملكيات عسكري مؤسسة قبيلة وجيوش ذات الثقة المزدوجة يعني هم لقل هاولاتينيا وهم لقل نخبة حاكلة زولتان باران للي شون سفايانا روبروي أم حركاتانا دبنوها تجارب جيوش عراق انهيار مسألة بابلين مصري أو رومو جذوري دولة عميقة مؤسسة عسكري لمحمد علي باشا سوريا ولا طائفيها بو يمن قبيلة وطائفة وأيديولوجيا دولي خويا بو تونس احترافية عن بكارينا جيش تونسي زور محترم بو جيش تركي انكشاري يعني بقايا انكشارية وتعاليم انكشارية ليبي كمؤسسة عسكري بقوتي أبو برو تفكك فوزات شون فليرانا برسيا لمدى جيش لو أزمة شي معنى العراق همانا قوات مسلحة وبابلين باش فتوى كي سيستاني أو حشد الشعبي دامزرا بس لعراق لا 2007 مستشاري أمني وطني عراقي تقليدي استراتيجي أمني وطني أو كاتم فقرة بعيبو بانجاكس خبيرة كان دانشتنيوني اللي من كردستان شان قدابو استراتيجي أمني وطني عراقي عندنا والتركيز لسر
چۆنێتی ئعادەی بینای جەیش و مؤسساتی ئەمنی کرایەوە و دوای ئەو عەبدعەلی المەعموری لەسەر بە کتابەکەی سیاسی ئەمنی وەتەنی لە عێراق بە سوپاس و کاکتۆر شێرزاد هاتی خۆی ئەو کتابەی دام و قەرزارتم دەبی باسی قەرز بکەم تحلیلی ئەو استراتیجیەی کرد. واللهی دەلا 5 دقەیەکی ترم ماوە چونکە من دەبا من تاخیر ببمە چونکە ئێستا تحلیلەکەی ئەوەی لە ساحەی تحلیلت بۆ دەکەم نەک ئەوەی لە تەلەڤیزیۆن بۆ دەرنیا باشە ئەوەی لە ساحەی تحلیل بۆ چوونێکە دەلێ جیلێکە جیلی پاش ئایدۆلۆجیاتە لە ڕادیکالیەکان و لە مارکسیەکان و لە قەومیەکان و لە ئیسلامیەکان خەریتێکی نیشتیمانینە متعددن متەنەوعن ڕۆشنبیری چینی ناوەندیان هەیە لە خوارەوە دەست پێ دەکەن بۆ سەرەوە تەجاوزی قودراتی دەولە دەکەن سیلاحە هەرە بەهێزەکەیان فێسبووکە ئینترنێتە تویتەرە ئەو شتا سەتەلایت و ئەوانەیە گەنج و ئافرەت بەشدارێکی چاڵاکیان هەیە جەماوەرینە سلمینە ملیۆنینە یعنی زۆر ئەوەنە و بالمقابلش هیچ ئسلوبی قەمع و دیماگۆجیا و تەنانەت ئوستوبی بەڵتەجیە ئەمە پێدێن چۆن لە مەسڵ کاتی خۆی بە حشتور هاتن حشتور وەنیا جەمەل بوو و لێرانەش با بڵێن زۆر ئەسالیب هاتن ویستیان خەرقی بکەن احتیمالاتی ئینهیاری نظامی سیاسی تەفەکوک بدایە ئێستا تەفەکوکە بەسمانی ئینهیاری نظام ئەمە شۆرشی هەموو ینی جەماوە تێدا بەشدار ڕۆشنبیرەکان مامۆستاکان تەنانەت هەندێک لە حاکمەکان هەمووی تێدا ئەوانێک کە هەست دەکەن کە فڕەسی حیات بەرامبەریان بۆیە ئەمە پێی دەڵێن پیشەسازی نیشتیمانی دکتۆر عەبدولحسین شەعبان نووسەری عێراقی دەڵێ پیشەسازیەکی نیشتیمانیە چونکە نیشتیمانیەت لەلای ئەمانە مەفهومێکی خۆی هەیە کێن ئەوانەی بەشداری ئەوانەی لە چاخانەی بێکارەکان ئەمە پێ دەڵێن مەقاهی تەمیش ئەو لەسەر لاپەڕەکانی فێسبوک ئەوانەی لەسەر ڕەسیفن ئێستا ناتینە سەر شەقام ئەوانیش بەدیدە لە بۆ ئەو کتێبە دینی و قەومی و مارکسلینینی و تەنانەت مقبەلاتی گیوارە و ئایەتوڵڵاکانەوە هەموویان پڕێدایتە لایەک و ئیسباتی و ئەم گەنجانە خۆیان شتێکیان دەوێت نەک ئەوەی ئەو شتیان لێ بوێ يعني يفعلون ما يريدون لا كما يراد لهم ئەمە بە عەرەبی پێدێت ئەمانەی لە ئەوە ترسیش لە جاران هاوڵاتی لە دەسەڵات دەترسا ئێستا ترس گەیشتە دەسەڵات دەترسێ لە هاوڵاتی يعني موجاتی حركاتی احتجاجی لە شەرق الأوسط و موجاتی تەغییر وای کرد دەسەڵات لە هاوڵاتی برسێ نەک هاوڵاتی لە دەسەڵات برسێ ئەمە سیناریۆیەکە یعنی با بڵێن تەفسیرەکە بۆ مەسەلەکە تەفسیرەکەی در تەدەخلی دەڵێن هەموو دەوڵەتەکان بەهەر دەوڵەتی دراوسێ و بە ئەمریکا و بە بریتانیا و بە ئیتیحادی ئەوروپی هەموویان دەستیان هەیە لە ناو مەسەلە من لەگەڵ تەفسیری دووەمدا نیمە چونکە مەساڵحی استراتیجی هەیە لە عێراق و ئەم مەسەلەیە هەزە دەبی بپاژرێ ئاخر شت حلول چییە حەدی سیاسی واردە ئێستا ئەزمەکە بەرەو ئەزمەیەکی دستوری چووە لە سیاسیەوە تێپەڕی ئەزمەیەکی دستوریە رئیس حکوومەت کوڕی فرێ دەداتە مەلعەبی ڕئیس بەرلەمان ڕئیس بەرلەمانش کوڕی فرێ دەداتە مەلعەبی ئەو کتلانەی کە ئەوە یعنی ئەم مەسەلەیە لە قائمە حەلی عەسکەری جەیش حەسم ناکە یعنی ڕێهان لەسەر جەیشی عێراقی ناکرێت چونکە جەیشێکی مەذهەبیە و ئەوانەی تریش کە مسەلەحن من پێیان دەڵێ مرتەزیقان دەک پێیان دەڵێ میلیشیا ئەمەش حەسم ناچکە ثقەی مزدەوەج یعنی علاقاتی مزدەوەجیانێ هەم لەگە هاوڵاتینە و هەم چونکە ئەو ڕۆژێ بۆ نمونە ئەوانەی بە چەقوو پەنان لە سنەک لە خۆپێشەندەران کرد خواتی ئەمنیش ڕوبەڕوویوانە بوونەوە ئەوجە سیناریۆیەکە چ بی و چ نەبی بە پێی عەلمی مزاهرات مسلسلی آخر شت حربی ئەهلی واردیانە وەک کاریفەیەک بەدوو ئەوە من استبعادی خیاری حربی ئەهلی دەکەم و ئایا عێراق بەرەو تەفەکوک دەڕوا من وای بۆ دەچم عێراقی داهاتوو عێراقێکی زۆر زۆر جیا دەبی لەگەڵ عێراقی پێشووی پاش 2003 عێراقەکە عێراقێکی ترە هەموو سیناریۆهات واردە و احتیمالات واردە زۆر زۆر سوپاسان بەڵێ زۆر پێشوەقت زۆر سپاس بۆ
ئەمولایەک بۆ ئینستیتیوت بۆ برادرانی ئامادە بوو دکتۆری بەڕێز زۆر لایەنی گرنگیان شی کردەوە بەڵام لێرە هەوڵە دەم زیاتر بەسەر ئەو ئەحداسانەی کە ڕووی داوە بەسەردا تێپەڕم و تۆزێ تێڕوانێنی خۆم بۆ ئەم مەسایلانە و چەند ئەگەرێکیش هەیە کە عێراق بەرەو توێ ئەڕوا کە ئەمە پرسیاری سەرەکی ئەم کۆنفرانسەیە طبعاً ئەمە پرسیارێکی ئاسان نییە و وابزانم زۆر زەحمەتە ئێستا لەو تەتەوراتە سەریعەی کەوا هەیە یەکێک بتانی پەنجە لەسەر یەک خاڵ دوو خاڵ دابنێ کە بڵێ عێراق بەرەو ئەم ئاقارە دەڕوات ئەمەش طبعاً بەهۆی ئەو شێواوی و ئالۆزیە گەورەی کە کەوتوتە ناو عێراق چ لە ناو حکوومەتەوە سوڵتاتەوە چ لە ناو جەماوەرەوە چ لە ناو پێکاتەکانی عێراقەوە بەڵام بۆ ئەوەی تێڕوانینێکی ڕوونترمان هەبی پێویستە پێش هەموو شتێک لە هۆکارە ڕاستەقینەکانی سەرهەڵدانی ناڕەزایەکان بپشکنینەوە کە وازیحە لە بۆ هەموو لایە کە ئەم جارە بە شێوەیەکی لە ڕادە بەدەر تونترە لە خۆپیشاندنەکانی ڕابردوو و ئامانجەکانیشی بەرزترە و داواکاریەکانیشیان بۆ گۆڕانکاری گەلێک تند و بەرزترە لەوەی جاران لە بنەڕەتدا ئەم خۆپیشاندانانم بەڕای من هەروەکو خۆپیشاندانەکانی پێشوو بریتی بوون لە بزوتنەوەیەک داوای چاکسازیان ئەکرد لەسەر هەموو ئاستێکەوە نەهێشتنی گەندەلی پێشکەشکردنی خزمەتگوزاری شیاو ڕەخساندنی هەڵی کار بۆ ئەو سوپایە گەورەی کە هەیە خەڵکی بێکار بەواتای دابینکردنی ژیانێکی شایان بە مرۆڤ لە هەمووشی بەڕای من گرنگتر لەمە یاخود وەکو ئەمە گرنگ ڕەنگ بێ سەرهەڵدانی هەستێکی قوڵی تاچی عێراقی بێت بە تایبەتی شیعەکان کە بە ناوی پیرۆزیەکانیان بە ناوی دین و مەزهەب کۆمەڵێک لە هێزی سیاسی نەک تەنها هەموو مافەکانی ئەم خەڵکەی خوارد بەڵکو وڵاتەکەشی کردە بە پاشکۆیەکی لاواز و سەرشۆر بۆ کۆماری ئیسلامی ئێرانی دروشمەکانی باگۆنە الحەرامیە بسم الدین بە ناوی دین ئەوەیان ئێمەیان ماڵ و ماڵاتیان دزین ئێران بەڕە زۆر بەزەقەی دەکەوێتە بەرچاو بەمانایەکتر نەک تەنها لە ژیانێکی شیاو بێبەشکراون بەڵکو کەرامەتیشیان پێشێل کراوە زۆر کەس دەبینم ئەوانەی کە ئەچنە نەجەف کەربەلا یعنی ئەمە دوو شاری هەرە مقەدەسی شیعەیە یعنی لە هەموو بوارێکەوە کە ئەچی کە ئەنەه لە ناو عێراق نیت بەڵکو ئێرانیەکان سەیطەرەیان لەسەر کردووە چ لە ناحیەی ئابووری چ لە ناحیە هەتاکو ئەوانەی کە تەفتیشی خەڵکەکەن ئەچن بۆ زیارەت ئەمانە زۆربیان فارسین زۆربیان بە فارسی قساکە وەکو شۆرتەی ئادابیان داناوە بەم شێوەیە لێرەدا طبیعی لە هەمان شێوەش ئەوەی لە عێراقدا ڕووی دەدا ئێستا بەدوور نابێ بە دووری ڕابگرین لەو کێشە و زۆر ئەمبارەی ململانەی لە ناوچەکەدا هەیە بەگشتی و بە تایبەتی کێشەی نێوان ئێران و لەلایەک و ئەمریکا و هاوپەیمانەکانی وەکو دەوڵەتانی خەلیج لەلایەکترەوە هەوڵدانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ لاوازکردنی ئێران و سنووردارکردنی دەستەڵاتەکانی لە ناوچەکەدا و بە تایبەتی لە عێراق مەترسیەکی گەورەی خستوتە دڵی هاوڵاتیان بەگشتی کە عێراق احتیمالە ببێتە گۆڕەپانی سەرەکی ئەم ململانەیە کە بێگومان نەک تەنها زیانێکی گەورەی دەبێ بۆ عێراق بەڵکو وجودی عێراق ئەخاتە مەترسیەوە وەکو دەوڵەت یا هەر هیچ نەبێ احتیمالی ئەگەری ئەوەی هەیە کە وەکو سووریا وەکو لیبیای لێبێت
كأمجدو نموني زقي برتساو كإستاهية لراسي دا من خوم باورم بنظري مؤامرة دية كهوكاركاني بلين هوكاركاني خو پیشاندانا كان تنها دقريتو بو دستي ورداني درجي وكو أمريكا وسعودية وإمارات وغير دولة كاني تر هيت دستي ورداني چي درجي سركوتو نابي اگر هلاك ياخد أرزيتي چي شياو نبي بلام بيرگومان ولاتاني وكو أمريكا خليج ولاتاني تر سود وردقرن واحتمال بشجيريش بكان أم جورة بزوت نواني كسر هالأداء كهميان سياسيتيان أو دستلاتي إيران لناوتش كدا كم كنوا لا برسيار هي عن شوي رخصتني بريوتسوني خو بشاندانا كان زور برسيار دخاتا ماشي خلقوا يكم بمشي كأم بمشي وريك بيكي كخو بيشاندانا كان ريك خراوة أبيني للاكوا هيزا كاني أمني هيرج دبن للاكي تكوا مظاهرات كان خلق كاني تر بيش روي أكن مركزي سيطرة وقيادان هي كهم زور كس أواني لبغداد شارزانا ولا بغداد أقاداريانا وخلق لقى خلق كان مطعمي تركي جبل أحد مركزي قيادة وسيطرة وبي أو كساني كوا باسي لدا كانوا أقان لمسألة حتى أفسري سوبايت زي شي عراقي كونيشيان لقلا كأما يعني وكو مسائلي تنظيم كرني لوجستيك تنظيم كرني حركي جماوري أمانة هموي برسيارن يعني مسائلي درجي ومسائلي تريش ناتواني بخيلاك وبلاي أما كارتي كرنينيا ليرة دا برسيارة جرينك كأوي كعراق بروكي بهوي أمرو داوانم أم وضعي كذا كواهي براي من سن أجرك هي خوي بشام دا يكم خاموش بوني خو بشام دانا كان أو دا بهرتي هو يكبي بهوي ماندي بون ياخذ سركت كردن بهز تا أمرو أما لحقيقة دا بأجريتي بدور لقلا مدري برياري دستلات ببكارهناني هزو ورقرتني هلوستي تندوتيش وكو لما ويدوعية دا دينيمان كزياتر بخوي في الشاري إيرانو أو هزاني ناوي عراق وكو حشد شعبي كخصيانة سر حكومة وقليتي زوريان لحكومة عادل مديابو كالسرتاوى للرجانية كموا دست بتندو يعني بشويتي تندوتيش سركوت نكران ام هولا نكر سركوتو نبو بلكو اگرينا رزايكاني خوشتر كر وداوا كاريكاني خو پیشندراني برستر كر صدان كجراو هزاران بريندار خلچي زياتري هنا سر شقامة كان وادي على خلچي بهيواو خاوان دوا روجي ناديار رنگ بوي زور آسان نبي جيان بخشبكات وقربانية قرص بدا دوام اگری کودتای سربازی ام اگر بدور دزانره برای من لبر تنهایی چی ناوخویی و درجی دزگای سوبای عراق نه دزگای چی بیلایانی پروفیشنالا بلکو پر لانتماعاتی جیاواز حل سرکردایتی کانیان بگره حتاکو پلنز مکانشان لأفسرکان ولا همان كانت سوباي عراق استا نهزي السرچية لعراق دا حشد الشعبي بحمو بشكانيوا لقل هزا كاني تري من الشعبي دروي حشد خاون هزو تصلاتي سياسي وآبوري زبلاحن كقلق بهسترة لسوباي عراق يعني أو مؤسساتاني كحشد الشعبي دايناوا براسي يعني وكو دولتك لنا ودولت هزي آسماني
تیارەی مسەیەرە، دەبابە، چەکی قورس بە هەموو ناوعێکیەوە، جیهازی استخبارات بە هەموو جیهازەکانی تر و مؤسساتی اقتصادی کە وەکو حرەسی سەوری ئێرانی چوتە ناو دەستگاکانی اقتصادی عێراقی استثماراتیان لە ژوورەوە لە دەرەوەی وڵات، ئەمە هەموو بووەتە مؤسسەسێکی متەکامل کە کۆپیەکی حرەسی سەوری ئێرانیە و هەروەها لە هەمان کاتدا پاڵپشتێکی بەهێزی حکوومەتی دەوڵەتی ئیسلامی ئێرانی هەیە. ئەمە لە حەقیقەتدا هەر هەوڵێکی سەربازی، هەر هەوڵێکی سوپای عێراق کە بدرێ لە عێراقدا کە وەکو بڵێن کودەتایاکی عەسکەری بکە، ئەمە بە ئەگەرێکی دوور دەزانێ. هەروەها مەرجەعیەتی گەورەی شیعە لە نەجەف دژی ئەم شتە ڕائەوەستێ، دژی کودەتای عەسکەری، چونکە ڕەدی دەکاتەوە، چونکە ڕەنگ بێ ئەمە ببێتە هۆی لە دەستدانی شیعە دەستەڵات، کە ئەمە هەدەفێکی استراتیجی ئەساسیە کە دەستەڵاتی شیعە نابی لە عێراقدا نامێنە یاخود کەم بکرێتەوە. ئەگەری سێم ئەوەیە پارتە سیاسەکان هەوڵ بدەن بە درێژە پێدانی ئەم شێوە حکومڕانەی کە هەیە بە هەمان میکانیزم و یاریکەرەکانی. ئەمەش لە هەمان کاتدا هەوڵێکی زەحمەتە سەر بگرێ، بەڵکو گۆڕانکاری بنەڕەتی لە شێوەی حکومڕانی بووەتە داواکاریەکی جەمعی خەڵک. ڕاستە تا ئێستا زۆر ڕوو نییە جەماوەر چی دەوێت بە شێوەیەکی گشتی، زۆر شت تەرحەکەن، زۆر شعارات تەرحەکەن، بەڵام تا ئێستا تەنها ئەوەی معلومە کە جەماوەر چی ناوێت. ئەمەش ئەم سیستەمەی کە ئێستا هەیە. لە ئەنجامدا واقعێک هەیە لە عێراقدا کە هێزە سیاسەکانی شیعەی خاوەن دەستەڵات بە باڵە سەربازیەکانەوە کە حەشد بێ و میلیشیا بێ، بەو بۆ چوونە جیاوازەی بە هیچ جۆرێک ناتوانن خۆیان بخەنە ژێر ڕکێوی خۆپیشاندەران و واسێنان لە دەستەڵات. بۆ ئەمان بەردەوام بوونیان بەو شێوەی ڕابرد و مەسەلەیەکی مان و نەمانە. هەروەها ئەم هێزانە بەگشتی بەشێکن لە نەخشەیەکی گەورەتر کە کۆماری ئیسلامی دایڕشتووە بۆ پێکهێنانی هیلالێکی شیعی لە تەهرانەوە بۆ بەیروت و عێراقیش ڕۆڵ و ئەڵقەیەکی استراتیجیە لەم بارەیەوە. لە حەقیقەتدا ئەمە دەبینە ئێستا پاش ئەو مزاهراتە و ئەوانەی کە لە ناو کۆمەلگای شیعە دەرچە دەبی پێی بڵێن هیلالی ئێرانی نەک هیلالی شیعی، چونکە خۆی ئێستا ئەوەی کە ڕوئەدا ڕەفزێکی تەواوە لەو دەستەڵاتە و لەو دەستداگرتنەی ئێران بەسەر عێراقدا. بۆیە وا پێشبینی دەکرێت ئەم ئاڵۆزی و قەیرانانی دوو چارەی عێراق بووە درێژە بخایەنی و هیچ چارەسەرێکی سحری بەدەستەوە نەبی. ڕەنگ بێت تەنها ڕێگا هەبێ بۆ جۆرێک لە هێورکردنەوەی بارودۆخەکە ئەوەیە حکوومەتێکی بێلایەن دامەزرێ بۆ ماوەیەکی کاتی کە ئەمەش تەڕح کراوە لەلایەن هەندێ لایەنەوە و ئەرکێکی دیاریکراوی هەبێت کە ڕێخستنی هەڵبژاردنێکی تازەیە بە میکانیزمێکی هەڵبژاردن بە یاسایەکی هەڵبژاردننی زیاتر عەدالەتتر و ئەمە تەنها ڕەنگبی تۆزێ وەزعەکە هێور بکاتەوە، بەڵام چارەسەری وەزعەکە ناکات. ئەم دروشمانەی کە لەم دوایەدا بەرز کراونەوەتەوە وەکو گۆڕینی ڕژیم لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی یاخود گۆڕینی دەستور، هەڵوەشاندنەوەی بناماکانی دیموکراسی، فێدرالیزم زیاتر کاری پارتە سیاسەکانە کە هەوڵ دەدەن فەشەلی ساڵەها ساڵی خۆیان حکومڕانی خۆیان بخەنە ئەستۆی دیموکراتی و فێدرالیزم و دەستور.
بە شێوەیەکی تر من نابینم چارەسەرێکی تەواو لەم قۆناغی کە ئێستا هەیە بەڵکو لە قۆناغی ئێستا و وەسەد هیچ چارەسەرێکی بنەڕەتی لە عێراق نابینم بەڵکو ئەزەمە لە دوو ئەزەمات تێدا تێئەپەڕی هەتاکو خوازانی چیەکە ئەمجا لێرە یەک سوالی تر هەیە پێش ئەوەی تەواو بکەم ئایا بەنسبەت ئێمە کورد چی بکات بەرامبەر بەو وەزعی کە لە عێراقدا هەیە طبعاً زۆر شتێکی قسەیەکی زۆر بەدیهیە کە بڵێن دەبی یەک ڕێزی بپارێزی بەڵام ڕاستیەکە ئەوەیە ئەم بۆ چوونە لە هەموو کاتێکی تر پێویسترە ئەو بارودۆخەی کە بەغدا تێیکەوتووە یاخود بڵێن بەغدا بەسەر خۆی هێناوە هەموو ئەگەرێک کەم یا زۆر دەگرێتەوە حکوومەتی کاتی یا هەمیشەی ناتوانانی کێشەکان بە هەموو ئالۆزیەکانەوە چارەسەر بکات و وەزع و چارەنووسی لە حکوومەتی عادل عەبدولمەهدی باشتر نابێ هەر حکوومەتیش کردێ خۆ پیشاندەنەکان ئەگەر ئەم جارەش سەرکەوتو نەبوون و سەرکوت کرا ماوەیەکی تر هەر سەر هەڵئەداتەوە و تونتریش دەبێت تا ئەو کاتەی کوردستان بەشێکە لە عێراق پێویستە لەسەر حیزبە سیاسەکان لەگەڵ حکوومەتی هەرێم پەیوەندەکانیان لە بەغدا تەنها سنووردار نەکرێت لەسەر ئاستی حکومی و ڕەسمی یا چەند هێزێکی سیاسی شیعە و سوننە بەڵکو دەبێت پەیوەندیەکان فراوانتر بکات ئێستا هێزێکی تر پەیدا بووە هێزی جەماوەرە پەیوەندیەکانی فرامتر بکات لەگەڵ هێزەکانی جەماوەری عێراقی کە بەڕاستی ئەمڕۆ بوونەتە فاکتەرێکی کارێگەر ڕەنگبی سەندیکاکانی هەرێم کۆمەڵگاکانی مەدەنی سەنتەرەکانی ڕۆشنبیری و ڕاگەیاندنەکانی هەرێم دەتوانن ڕۆڵێکی گرنگ لەم بارەیەوە ببینن یعنی ڕاگەیاندنی کوردستان نابێت تەنها بۆ کورد بێت دەبێت بۆ فەزایەکی گەورەتر بڕوە بۆ لە یەک تێگەشتن ئێمە بمانەوێت نەمانەوێت ئێستا هێزێکی تازە جیلێکی تازە پەیدا بووە کە دەبێت هەوڵ بدەین جۆرە لە یەک تێگەشتنێک هەبێت احتیمالە زۆر لەو شعاراتانەی کە دەبینین لە لایەن هەندێک لایەن و لەسەر جادە لە جەهالەتەوە نەزانن وەزعی جۆری عێلاقەی کورد عەرەب لە عێراقدا بە چ شێوەیەک و بە چ لەسەر چ ئاستێکە کورد تەنها حزبی سیاسی نییە کورد ملەتێکە عێراق کە لەگەڵ ملەتی عەرەب بەیەکەوە شەراکەتیان دروست کرد ئەوەشمان جوێلی بوو کە ئامانجی جەماوەری خۆپیشاندەر دیار نییە ئەوەشمان جوێلی بوو کە بەڵێ دیارە و ژیانێکی نوێیان دەوێت لەبینی ئەو دووراییە شتێکمان دەست کرد کەمیان لە پێشتر ئەمە ئێستا مەجالی بەشداری بوون دەکەینەوە یەکی دوو دەکات مۆبایلەکەشم داڕێدا هەسەن بۆ محاضرەکانی دەڵەتێدا ڕژیانیان دەکەێت ناودەمەچم ئێستا ئەگەر پێتان باش بێت دەستەکەم شێ دەیەوێت قسە بکات لێرەوە ما توصلنا فيه دكتور زغلول تعال أصلاً توش كسم دبير شوبير دكتور مدحت كار مولود كار شاخوان دكتور زغلول كار سلام دكتور كروان شيخ خان خود نجار هیوادارم
زیاتر نەبێت. بەڵێ وڵا محاوڵ دەکەم زۆر بە کورتی کاتە دکتۆر شێرزاد باسی بزوتنەوە و شۆڕشەکانی وڵاتانی ئەوروپای کرد لە کۆتایی شێستەکان و سەرەتای هەفتا دووش شۆڕشی گۆریە سوورەکانی با بڵێن دانیمارک و هەفرەتان دانیمارک خۆیان کرد. بەڵام کاکە دکتۆر لەوێ خەڵکەکە دەیزانی چی دەوێت حکوومەتیش دەیزانی لەگەڵ چێ دانوستاندن بکات. بەس لە عێراق کەس نازانی لەگەڵ چێ دانوستاندن بکە شعارەکانیش لەکە ئەمڕۆ لەگە بەیانی لەگەڵ ئەوەی دوێنێ هەردوو ئاسمانیان فەرقا. ئەوجا ئایا ئەوە حیزبە شیعیەکانن با بڵێن شت فڕێ دەدەن ناو خۆ نیشاندارەکان و داواکاریەکانیان پێدەگۆڕن ئەوە نازانم. بەڵام ئایا ئەزمەی سەرەکی ئەوەی ئێستا چوشیەوە شۆڕش نییە کە شۆڕش باید دەبای سنەی تێدا باید دەبای کوردی تێدا باید کە باسی هەموو عێراق بکەین. سنە هەر ناوێری خۆی تخۆن کە شەڕەکە دەبتە شەڕی شیعە و سنە. ئایا بە بۆ چوونی بەڕێزن ئەو حرەکەیە یان ئەو شۆڕشەی شیعە من ناوی لێ دەنێم ئایا شیعەی عێراقی دژی شیعە ئێرانی نینە؟ ئەوانەی کە خۆ نیشاندەرن زیاتر بە عێراقیانە قسە دەکەن دژی ئەو شیعانەی کە ئێران تەمیلیان دەکات 67 میلیشیایان هەیە کە بەئارەژوی خۆیان خەڵک دەکوژن. ئەوی تر کاک دکتۆر نەژدات ڕەنگە هەندێک ڕەبتی بە کاک دڵشادی شەوەبی ئێمە زۆر بەڕێزیان زۆر باسی سیستەمیان کرد. هەرێکا سیستەم لە عێراقەیە نەحساب بۆ پەرلەمان دەکرێت نەحساب بۆ حکوومەت دەکرێت نەحساب بۆ هەڵبژاردن دەکرێت نەحساب بۆ قەواری سیاسی دەکرێت مەرجەعە حاکم دادەنێ مەرجەعە سەرۆکی حکوومەت دادەنێ مەرجەعە لای دەدا بە فتوایەک بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان کەواتە لە عێراق سیستەم نییە زیاتر مەزهەبێکە حکم دەکا چۆنیشی بێ ئەو هالی دەکا ئەوەی کاک دڵشاد ئاماژەی پێکرد بەڕاستی پڵاتەکەی سەر بۆ پڵاتی بەسیجە بەس کۆنتڕۆلەکە لە بەردەستی قاسمی سولێمانیە 67 میلیشیایە هەمویان دژی یەکن بەڵام کۆنتڕۆلەکە یەک کەس دەیگا بە ئارەزوی خۆی بۆی مەسلحەتەکەیان لێرە تێک نەچێتن. باس یەک شت پرسیارمان بۆ کاک دڵشاد حکوومەتی بێلایەن لە عێراق وایە لە ئاخیر هەر مەرجەعیەتە کە بڕیارێکی دا و بێلایەن نییە هیچ حیزبیشی لە پشت نادێتن. سرەتا سوپاس بۆ خوشکبەیانی سەمتەر و بۆ مامۆستایانی ئامادەبووی پێشکەشکردنی ئەو سیمینارە. بە تەسەووری من یعنی خۆپیشاندانەکان پەیامەکانی سەرەتاییان تاو گەیاندوو تاو بوو ینی کۆتایی هاتووە پەیامە سەرەتاییەکان. یەکەم پەیامیان بێئەتیباربوونی ئیسلامی سیاسی شیعیە لەناو هەموویانە بە حەدی ئەوەی کە من و کاکە لە پانێڵەکەی ئەو ڕۆژەی ڕوودا و بەشداریمان کرد مەجموعەیەکی زۆر معەمەمی لێ بۆیان ئەگەر بچینە دەرە خراپ نییە یعنی بەمێ زەرەوجیبەوە بڕێن دەرە خراپ نییە کە ئەنەهوو لە مەناطقی خۆیان جەف و کەربەلا چوونە دەرەوەی مەلا جۆرێکە لە جورم جۆرێکە لە ینی گوناه جۆرێکە لە خراپە. ئەوە یعنی ڕەنگە بۆ خۆی لە نەزەری من ڕەنگە بڵنجای ئیسلامی چۆن قسێواکە یعنی لە نەزەری من بێئەتیباربوونی تەیاری ئیسلامی شیعی بۆ خۆی پێم وابێ یعنی جۆرێکە لە مەکسەب جۆرێکە لە مەکسەب ناڵم مەکسەبە بە حکمی ئەو فەوزا دابەشبوونە تائیفی و سنی و مەزهەبی و شەڕە قورسانەی کە لەوە پێشکردیانە بە ئەدەواتی دەسەڵات و بە حکمی ئەو سەرێکی وڵات و 20 مەزدەری قەراردان لە ڕێگەی حەشی شعبی و وازحە. ڕەنگە کەلتوری عێراق پێمان بڵێ بۆچی حەشی شعبی هەیە چونکە ینی جەنابتان ڕەنگە ینی هەمووتان لە بیرتانە کە یەکەم جا لە سەردەمی عەبدولکەریم قاسمە جۆرێک لە جێیشی ئەوە هەبوو مقاومە شعبیە دوایی لە سەردەمی قەومیەکانە الحرس القومي دوایی لە سەردەمی بەعسیەکانە الجيش الشعبي وحرس صدام یا حرس الشيعي ئێستاش ینی حەشی شعبی نایەکە لەو ناوانە و دەو نزیکانە عەفوەن يعني كالتوري علاقة خوازي وتمو نتيجية كمان نتيجة دوهم يعني باعتبار بوني الرولي مذهبي قيادة لسأسي الدنيا أجركو بيتو يعني لعتباتي مقدسي عراقة الرولي قيادي مذهبي شيعيش كز بخواك إيران حكومتي إيرانية للراسية لسأسي عالم شكس أخوان شوكا أجر أم بندسي خوي نتواني حماية بكالا بندسياتي وبتواني هيمني مذهبي خوي بس نجفو كربلاء بسلمنه لا شك لأسي الدنيا شكس أخوان يك دقة ما متوقسة يعني باعتبار بوني نخبي
پاش گۆڕانکاری 2003 ئێمە بەتەمابوون حکوومەت پاش 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ئینتقالی بڕەوە 7 ساڵ ئینتقالی ڕۆوە لە سەورەی هیچ شتێکی هیچ شوێنێکی دنیا نەبوو کە مەرحەلەی ئینتقالی ئەوە درێژ بێ و هەروەها ئاخر نقطەمەوەی گێڕانەوەی اعتیبار بۆ تەوژمی ناسیۆنالیستی عەرەبی کە لە وجدانی هەر هەمویانە حازرە بە تایبەتی لە مەطلەبەکانیە قسە زۆرە بیکەین ئایا جەنەبی کاک میران من پرسیارەکەمەوەی ئایا ئەگەر حکوومەت هی دەسەڵاتێکی شیعیە ئێسەش تەیاری ڕاپەڕی و لە هەموو سەرتاسەری عەراقا شیعەیە ئایا ناتوانین تەسەوری ئەوکەن شیعە جارێکتر ئیعادە دیزاین دەسەڵاتەکەی خۆی بکە یعنی ئەو تەسەوڕە ناتوانێت بکرێت و سوپاسانەکە زۆر سپاس وڵام چینە ناو بابەتەکەەوە ڕاستەخۆ سپاس بۆ بەڕێزانە بۆ پێشکردنی بابەتەکانیان دیارە من بە حکمەوەی لە بەغدا بوومەوە ماوەی 4 ساڵ لە لیژنەی ئەمنی دیفاع بوومەوە حکمی تێکەڵاوبوونم لەگەڵیان لە عێراقا گومانی بابەتی ئینقلابی عەسکەری نابێت بە هیچ شێوەیە بکەین چکەوەی کە ئینقلابی عەسکەری ئەکات دەسەڵاتە سەرباسی ئەمنیەکان بە تەواوی کۆنتڕۆلی لەژێر دەسەڵاتی ئێران نەک عێراق کە سێ موسسەی دەستوری هەیە لە عێراقا ئەمنی هێش مخابرات و دیفاع و داخلی ئێستا لە دەرەوەی ئەوان سێ موسسەی تر هەیە کە سەر بە ئێرانن و ئەو سێ موسسەی وەزارەتی داخلی سەر بە عێراق وەکی وەزارەتی ناوخۆ استیخباراتە بەدەست کوردەوە بوو 4 ساڵە نەماوە وە قیتالەکەشی هێزی پۆلیسی اتحادیە بەدەستی ئەوەیە 100% و وەزارەتی دیفاع وەزیرەکەی سونەیە بەڵام ڕئیس ئەرکانی کورد بێسا بەدەستی ئەوەیە و قاید عامی قوات مسلحەی شیعەیە و ئەمنی وەتەنی شیعەیە بۆیە ئێمە چاوەڕێی ئینقلاب نەکەین بەڵام چاوەڕێی کاک دکتۆر شێرزاد باسی لە قەمع کرد طبعاً قەمع واردە و قەمعیش ڕەنگە بێتە هۆیەوە کە ئینفیلاتی ئەمنی دروست بێت لە بەرامبەر ئینفیلاتی ئەمنیە پرسیارەکە دێتە گۆڕێکە ئایا ئینفیلاتی ئەمنی لە عێراق دروست بوو یا حربی ئەهلی کە ئەمە دوو شتی متەوەقع لە عێراقا دروست بوو ئەو شەڕە شەڕی سونە نییە شەڕی شیعەیە حربی داخلی شیعە زۆر لە سونە قورسترە چکە ڕێژیان لە عێراق زۆرە ئێمە حساب بکەین شەڕێکی داخلی لە بینی شیعەیە دروست بێ حسابی ئەوە بکەین لە 20 ئەوەندە ملیۆنە چەند نازح بەیتیجای هەرێمی کورسانە دێ من لە ڕۆمگرۆیەکەوە دەبێت حکوومەتی هەرێم چۆن خۆی بۆ ئامادە بکەیان ئەگەر ئەمڕۆژ نەبێ مانگێکی کرە دوانکرا و لە ئینفیلاتە ئەمنیەکە شەردیسان حکوومەتیانی و لە ڕووی ئابووریشەوە ڕەنگە ئەو وەزعی لە بەغدا دروست بێت تەسیب لەسەر ئابووری هەرێمی کورسانیشکە بوو ئەمەش بۆ خۆی لە قەیرانێکی ئابووریە چۆن خۆی سازداوە خۆی ئامادە کردەوە بۆ ئێمە پێم وایە ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە جگەل لە خوێندنەوە بۆ ئەو بابەتە بۆ خۆشمان وەکو حکوومەتی هەرێم چی کراوە ینی جەنابیان کاک دکتۆر شێرزاد جگەل لەوەی ئاگداری قرارەکانی حکوومەتە دەبێت ڕۆڵیشی هەبێت لەوەی کە هەموو لایەک چی بکەین وەکو حکوومەتی هەرێم چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو لێشاوی ئەوێ ببینەوە کە بەڕووی هەرێم دێت. زۆر سپاس هەستەکەی لە عێراق چەند ڕووداوێکی گرنگ هەبووە استراتیژیەتی عێراق و پێگەی عێراقی لەسەر نەخشەی سیاسی دنیادا گۆڕیەوە بۆ نمونە لە 58 لە 63 لە 68 لە 79 هەموو ئەمانە بەڵام ڕووداوێک هەیە ڕووداوی ئەم جارە زۆر لەوە دەچێتنەوەی ساڵی 41 بۆ 43کە ڕەشید عالی گێلانی هاتە سەر حکم من لەبەر چ باسیەوە دەکەم سەیری ئەو ڕۆژنامانە دەکەم کە لەو کاتە لە بەرەکانیان دەردەچون باز لەوە دەکەن لە عێراق ئەو مزاهراتانەی هەیە لە چلەکانە هەمووی باز لەوە دەکەن ئایا پرۆ بریتیشە یان ئانتی بریتیشە ئێستا هەست دەکەێت لە دنیاداش لە ڕاگەاندنی دنیا باز لەوە دەکرێت ئایا ئەو کەسانێکی لەسەر شەقامەکان و ئەوە نخبەی دەسەڵات ئایا پرۆ ئیرانیەنە یان ئانتی ئیرۆینیەنە ڕەشید عالی گێلانی کە هات بە واستەی نازیەکان و بە واستەی ئیتالیا ئێستا کە هەست دەکەی ئەوانەی دەسەڵات لە عێراق دەگرێت دەزیان نەبێ بەهۆی بە هاوکاری ئەمریکا و هاوپەیمانەکانی بنیا بەعکسەوە بە ئێران و هاوپەیمانەکانی تا چەند ئەمانە لێکچوون تا چەند تەسەور دەکرێت ئاکامەکەی وەکو ئەو بێ وەکو ساڵی چلەکان بێ. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس وەڵام من سوالەکەم ئەنانیە ئەمەی بۆ خۆمە فایدە بکەم من زۆر چێشتم لە بۆ چونەکەی دکتۆر شێرزادی تیۆری بۆیە ئەمەوێ ئەم پرسیارە بکەم یعنی بۆ خۆم ئێمە 100 ساڵە دەربارەی تێگەهێشتنی جەماوەر سیری دوو تیجاهین لە پێن کە باسی عەقلی جەمعی ئەکەت و ئەو هاندەر یعنی شتێک دێت و وا ئەکەت هەموویان عەقلی خۆیان لەبیر بکەن و عەقلی جەمعی پەیدا ئەبیت و تەحریکیان ئەکەت
وهمان بهمان شێوە هاندەرێک لە دەرەوە واکەت عقلی جەمعی تازە یان سلوکی جەمعی تازە دروست ببین. بەرامبەری ئەوە هەر لە هەمان کاتیان پاش ئەو پارێتۆ، مۆسکا، ڕۆبەرت میشێل سەری ئێمەیان گەشت کرد بە نەزەریەی نوخبا کە قەطیعە مێگەڵێکە لە شوانێک دەگەڕێت و دیموکراسیە تەنها بریتیە لەوەی کام لایەنی نوخبا زیرەکە قەناعەت بگەینیتە جەماوەر کە من بۆ ساڵحی تۆ بە تاکو دەنگی وەرگریت و شەرعیەت بداتێ و ئەو عەمەلیە تەنها سیراعە بینی کورسی گۆڕیرە بینی نوخبا. ئەم هەردوو تیۆریە 100 ساڵە تقریبا هەر یەکیان لایەنێکی بۆ ئێمە شەرح کردووە. بەم شەرحی جەنابەت من شکم کەوتە سەر کە ئەم پاش 68 و بە تایبەتی ئێستا ئەوەی ئەبینین یعنی لە قەرنی 21ەم دەبی تیۆریەکی تازە هەبی تەفسیری ئەوە بکات. ئایا بەرەو کوتایی ئەم هەردوو بۆچوونە شوینە کوتایی تازە دۆشۆنی تازە وەکو ئەوەی پریکاریە دێنجەرەس و دێنجەرەس کلاس ئایا ئەوە تەفسیرەکە یان بەرۆلەکە من متأكدم جناب الشيخ مهتم بدور زيني أو سباس ئەوەی گەیشتن دەخ ئەوەی سەبارەت بە پریکاریا من پێم وایە ئەم دیاردەیەکە دیاردەیەکی جیهانیە و تەجەلیاتی لێرەش هەیە بەتابەتی خۆشی لێرەم حەزرێکی تەقلیب کردووە سەبارەت بەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. پێم وایە بابەتەکەمان دەڕێتەوە بۆ تیۆری گۆڕانکاری کۆمەڵایەتی و بۆ تیۆری گۆڕانکاری کۆمەڵایەتی من پێم وایە بۆچوونی کە کەسێکی شوعی دەگەڕێمەوە بۆ مارکس بۆ مفهومی تەناقوز لای مارکس. تەناقوز لای مارکس ئەوەیە کە داردەیەک یەک دیوی نەبینی هەردوو دیوی ببینی. هەردوو دیوەشە لە دیوەکانی ئەوەیە کە مەطالیبی خەڵکە بەڵام دیوەیەکی تر هەیە کە ئەم مەطالیبە خەڵکەدا نەبراوە لە خودی طەبەقەی سیاسی کە تاسیری هەیە. بۆیە ئەوەی لە جەبەل ئوحودەدا دوور نییە لەوەی شان باسی کرد وە جگە لەوە تەیاری سەدی مسەیترە لەسەری لەبەرەوە هەندێک سیاغات هەیە پێم وایە ئەو طەبەقە سیاسیە کە خەڵکە داپەڕێ و دژی خۆی ئەو مەطالیبە سیاسیە داڕژێ. من پێم وایە ئەم حاڵەتە ڕوودا لە وەسعێکی جیهانیە کە دووشت باوەتایە یەکەمی خطابی کەڕاهیەت سێمی دووەمی قەزەی شەعبەویەت ئەمە تاسیرێکی زۆری کردووە لەسەر ئەو ئاراستەیە کە هەیە. ئەوەی کە هەیە ئایا ئەم جەماوەرە بەرەو ئەو عەقلانیەتە کەوەی کە دکتۆر ئیشارەتی پێکرد ئەوەی کە ماکس ڤایبەر ئیشارەتی پێکا کە شەرعیەت لە شەرعیەتی تەقلیدی و کاریزمایی بچین بۆ عەقلانیەت من پێم وانییە ئەو جەماوەرە لەژێر چ بەرەو عەقلانیەت من پێم وایە لەژێر ئەم کارتەکردەیەکایە لە چوارچێوەی ئەو شەرعیەتی تەقلیدیە یان ئەو پەڕ شەرعیەتیشی کاریزماییە لێوە دەناچێت. ئەوەی کە هەیە بۆچی دەیان ڕوونادە بۆچی دەیگای تر ڕوونادە بێ بگەڕێنەوە ڕای من بۆ ئەو بۆچوونەی جۆیل میلجدا ئەوەی کە ئەمڕۆ لەسەری نووسیمە کە مامۆستای جێراساتی شعینە استراتیجیە جامعەی واشنگتن باسی بکە دەوڵەتی لاواز و مجتەمەعاتی بەقەوەت فەرقێ لەبەری دەوڵەتێکی عێراقی لاواز هەیە و مجتەمەعاتێکی محەلی بەقەوەت هەیە و لەبەرەوە ئەمەی کە هەیە بەشێکە لە ئیشکالیاتی دەوڵەت و بەردەوام بێ ئیشکالیاتی دەوڵەتی عێراقە ئەزمەی دەوڵەتی عێراق. زۆر سوپاس. زۆر سوپاس. سپاس از نیم ساعت متأخر هاتم بجا نقول لنا بقى ساعتات عشان دراستي جالك ازدحام بو وافدك خاطش مطاري بجا أسنقاش ما دكتور شهزاد آخرت هرسي رئيس دارا جالك از شخصي وسپاس يا وقتها از دواش وباش تياسي فات دلشاد وفات شيرزاد أنا الأول قابل تقريبا 20 صالة وفتر ملويرة خانت أم جحيل بون أم الجهشي نبي مرحلة مظاهرات تشتك نظري أستمع بس أم وكوي وقتي راستي أم حفظه 11 صالة توينا ميري ونيا عراق يجي حكمها بو وضعها بو بس أم خدان فكر بوين ايديولوجيا بو يتب رأيها من فكر قوة ترى إيش قوتها بيجي مادي وكو هارد وسوفت وير تحليلات بون ليرة تيتا بيراها مهمية خاصة أم الألمانيا بوي وقت ديوار شكستي أم الويرة بوي كيف فكرت كر أو ديوارة دي شكيت فكرك هبو
بجا باشي تشليهات أو تشتكيت له أسخو سيال جنوب عراق الديوانية بوين بشتي حركة ما هبادي كفتي بابا من الإكسيلي وباشي هاتينا بغداد البغداد أزل شيما مدرسة من ساحة التحرير بون 16 صالة أزل من مدرسة بون زور تطورات من ديتن مدرسة عادل نعم راهبات بارشة إيه يعني زور تطورات مديتن زور تطورات مديتن أسحش تعريف نخبيناكم يعني أنواع وأشكال مديتن إلى آخره حتى أم دهشينا روجك أهو أمتريني نخاري بتحليلاتك يعني أم تشتكي أسحس كان بيجن فكر جلك مهمة وجادة يعني بيجن شارع شقام زورة مهمة أو أسمو لاحظتكم آخر أنت مع رضا عراقي بوين ما اشتراكا كريم بخوش اشتراكا كريم وهمو أويت صالان ومؤتمرات وأخفتنا وباتشتا أوك بناف جادة وناف أزدشين بجم طبقات سياسية أو ما تصور كر كنخبة سياسيين حتى أم كرد مجي وكو نخبة سياسية دي أبا أف ظاهرة نكات تشيت بيت أسشين نبي كما حراك نظام كردي في بيت بزيت نوا بلا حراك بجرتنا وعبيت أف حراكة غريب نبو متوقع بو شنكو جهاش تحدك أنا متوقعة وأف منطقة يبتنينينا أف حراكة يبينها معرضة جيرانات ما الشمال أفريقيا السودان أف تشتيبي بس أم كرد ليرة تصورت كم أم قالك لوكاليزم ما يا هاي لوكاليزم شو بينه لوكاليزم يعني يعني حتى صور نبيت أو نبيت أم نرى بين هالشار نبي مع العلم عكسا أم تشين أم قالك تشين وكو يعني إنك أغلبها ليرة سياسينا دكتورة أونيفرسيتيتانا مثلا بيجين يعني بينهم أم دائما متأخرين بس أكيد آخر أسلرة أقليتهم تدريبين يعني حرام سيلا صديها مختكر ما نبيورين لا بس قصدامين أخفنت هوا هرسي رصيد خدانا وأف اقتراحات يعني أف بيرو باوريا جيجلك جيه خدانا بس من نديتكو أوك سمار متشابه بيت من نديت أسبجن بو أم كرد وينه أم لازم جارح عامل أخويا ذاتي أوكي طارق أزل قلتانين انتو معنا دنقتين على كل حال ممخو شخصي من عطفة هاي السربة حراكة تنكو أسقلك شوات ناصم خاصة مثلا أوي درفة أوي راستي شبيبنا جنن ومالت وانن ديكو بابت وانا جن تقريبا دا شي بيش سجيلا راستي والهمي بيجن مشارب سياسي كاكا بس دولير أنا بس دي باشا يعني قصدا من أم كرد بو دائما وراء الأحداث تشين بري أحداثنا تشين بو أبي سؤال عمي سباس زور سپاس بسیار کم هي فهم خوشة بريزان لسر أول رأي خويا بلان أو نبو كم تايد والقلوم أوش كا بسيار كزور صادية شدة وان بقريت ودواي يعني باردوك كومالايتي به باردوك عموري به باردوك سياسي به أسطورادي قشي كومالايتي هرشي دتوانه بقريت ودواي يعني أو بسيار كزور جرينجا ببيواندي دكال أو مناقشة ده خالد ديكا بتايبتي كاكتو شيرزاد باسي جمجولي كومالايتيو جمجولي جماعة وشقام دكا يكجار زور انترسانتا كأتريبيوتي أو جماعة ديار بكري أتريبيوتي أو جماعة ديار بكري يعني استا أويكا بسيارية كممكن برأيي من بشكل زور لجماعة العراق لحالتي سيتيزن بون را خريكم براو دواي درون دبنا مو دبنا جروب بيشيون يا بيكو جو بيبرو
یعنی دەتوانێت شت دەتوانێت بە دواو بچێ هەرچی بە هەر سیستمێک بە هەر نظامێک بێت تەنانەت سیستمی دموکراسی لە وڵاتانی ڕۆژاواشدا ئێستا پاشەکشەیەکی کردووە لێوێدا هۆکاری سەرەکیەکەی کۆمەرسیالیزەبوونی سیستمی هەڵبژاردنە سیستمی نوێنەرایەتیە لە لای ئێمەدا ئەو دموکراسی کە لە وڵاتانی ئێمەداوانێک بە ئەگریگاتیڤ دموکراسیە یعنی دموکراسی هەیکەلەکەیەتی ساختمانەکەیەتی ناوەڕۆکەی لەگەڵ نییە وانە ئەوە وامان لێ دەکە کە مەجبور دەبین بگەڕێنەوە جوغرافیا بۆکە ئەتریبیوت و تایبەتمەندیەکانی ئەو جەماوەرە دیاری بکەین جەماوەرێک کە لەگەڵ جەماوەری عێراق فەرقی هەیە جەماوەرێک کە لە پاریسە لەگەڵ جەماوەری ئێرە فەرقی هەیە و سیستمی مۆدرنی دنیا نیشانی داوە لە هیچ وەیەک ناتوانی سامان بە وڵاتێک بدەیت لەبەرکە لە ئاخری ڕۆژدا ئەمە لە ناو وڵاتاندا دەژین یەکەی ئەنالیز وڵاتە و زەنگەکەیان لێدا قسەکەش کاکە یەک نقطەی دیکەی چکۆڵە یەک سانیە وڵاتان لە ئەمریکا ڕابیگرە هەتا سینگاپور هەتا عێراق هەتا ئێران 50 ئاست و لێڤێلی جیاواز هەیە کە دەبێت وەزی خۆی باش بکات وانە هەموو وڵاتان یعنی ئەو مەجالیان هەیە کە پۆلیسی ئێریای خۆیان باشتر بکەن وانە و هیچ ئێوانە نابتە سیاسەتی استراتێژیک ئەوەی کە ئێستا لە قەیرانی عێراقدا دەبێت دەستنیشانی بکەین استراتێژی چییە؟ استراتێژی لەسەر خاڵی بەهێز لەو کۆمەلگایەدا لەو ئابووریەدا لەو سیستمی سیاسیەدا و لەسەر خاڵی لاواز کە کۆسپی گەورەیە لەسەر ڕێگا استراتێژی لەسەر ئەو دوو خاڵەدا دادرێژرێ داڕشتنی ئەو استراتێژیە پێویستی بە لیدەرشیپە ئەو شتێکە لە عێراقدا نەبووە لە عێراقدا لە 2003 هەتا ئێستا هیچ لیدەرشیپێکمان نەدیوە کە بێ خاڵە ئەسلیەکەی دەستنیشان بکە پرۆگرامی بۆ دابنێ خەلکی بۆ کاتەوە و کاری لەسەر بکە زۆر سپاس کاکە من ئەوڕۆ نەخۆشم بۆیە زۆر سپاس بۆ هەرسەیە دکتۆری بەڕێز و خۆشحاڵم ڕێکخستنی ئەم سیمینارە ئەمریکا دوای انسحابی رازدە بوو جێشی هەستیان بۆ غەڵەتە کرد کە عێراقیانەوە عێراقیان سەر سینی ئاڵتوی پێشکەش بە ئێران کرد لە ماوەی ڕابردووە ئەمریکان زۆر ئیشی لەسەر سۆفاوە کردووە لە عێراقا و قیاداتی بەڕێگای موجتەمەعی مەدەنیوە دەوراتی قیادی بۆ زۆرێک لە کوچ و کوڵانی عێراق کردووە و ئێستاش لەم گروپێک جوانی کە لەو دەوراتانە ڕێکداریان کردووە قیادەی ئەم بەشێکی زۆری مۆزاحەتانەیان کردووە و لە ڕێگای سۆشیال میدیا و ئەوانەی ترەوە کە توانیان فعلاً یەکێک لە ئامانجەکانیان بپێکن بە ڕوخانی حکوومەتی عێراقی من تەسەوڕەکەم ئەم ململانیەی ئەمریکا و ئێران لە ساحەی سیاسی عێراقیە بەردەوامە بێ تاوەکو ڕۆڵی ئێران لاوازترێک کرێتەوە هەرچەندە ئێران تەواو جومکەکانی عێراقی کۆنتڕۆڵ کردووە و ململانیەکەش تەسەوڕەکەم عمقی دەولی گەورەتری تێدا بێ لە بەرەوەی عێراق پێی ئەو استیکشافاتانی کە هەیە عێراق نزیکەی 300 ملیار بەرمی نەوت کەشف کراوە کە هەیەتی و 415 موقعی تری هەیە کە کەشف نەکراوە تەقدیرەکەی 215 ملیار بەرمی نەوتی تێدا جگە لەوەی کە عێراق احتیاطیەکی زۆر دەبلای هەیە لە غازی طەبیعی کە ممکنە ببێتە مەصدەرێکی زۆر گرنگ بۆ ئەوروپا و کاتی خۆی لە حکوومەتی مالکیە ئیتفاقیەتی کراوە لەگەڵ ئەوروپا لەسەر غازی قائم ئەمانە هەمووی من بەڕێی خۆم
جگە لە مواقعی ژۆپۆلیتیکی عراقیکە زۆر گرنگە بەڵام عامل اقتصادی چەقی بنانی اقلیمی و دەوڵەتەکان و ئەوەی کە گرنگە بۆ هەرێمی کوردستان بەسەراحەت هەرێمی کوردستان هەرچەند قەرەدەی سیاسی و ئەحزاب ئێستا تا ڕادێک هەوڵەدەن ڕۆیای کوردی هەبێ بە تەسەوری من ئەو ڕۆیایی کە لای خۆپیشاندەرانی عێراق هەیە کە ئەیانەوێ و ئەو ڕۆژە لەو دانوستانین ملتەقای نەجەف هەربی لا بینیمان کە ئەیانەوێ شتێک نەهێڵنەوە لە عێراقا بەناوی مکەونات پێکهاتەکان و ئەیانەوێ زیاتر باڵێن هاوڵاتی بکەن بە پێوەر بۆی لە عێراقا تەعامل کرێ تا ئەو ڕادەیە کە خۆپیشاندەران ئەیانەوێ ڕۆڵیان نەبێت لە ڕۆڵ لە تەحدیدکردنی و ئەحزابی کوردیش لە عێراقا بۆی خۆئامادەکردن و قەناغی دوای بەدەستهێنانی ئامانجی خۆپیشاندەرەکان بۆ کورد زۆر بوون. دكتور صاحب عينك مداخليك بزموي برادران وكان إيمان بنظرين وعمرانية بعد جابها إيمان بنظرين وعمرانية بوتا إستر زماني مالكي وعبادي أمر اشتانا هنا وعيني شتبو أول جان مطالب كان خدمات واشتانا بو هم تعيينات خدمات وأنا بام أو دستاني كتشتي أم مظاهرات واشتغلنا كان كل رجل راسه بوي او اجركان تشيبي او كشافوان باسي كون بوي استشهاد مسعود باسي كون او انا يوم جماعتي امريكي او اشتغلنا اولا خلقي كاني اريد راساتي بس انا وقت كلمه لا ده انا كنت يعني لا ما كلاني زوجتي زاويه جا اويا كشتك بو اوي اجركاني يعني أخوان آماده بكين بو أجركاني أم حوادث سامة زور سپاس. بەڵێ ئێوارەتان باش زۆر سپاس بۆ مامۆستایانی بەڕێز زۆر شتی باشمان جێلێ بوو. من دەمەوێت لە چوارچێوە تیۆریەکەدا بمێنمەوە. یاشامۆنگ لە زانکۆی هارڤارد بۆ ئەخیرانە دراسەیەکی کردووە لەسەر ئەو بزوتنەوە ناڕەزاییانەی کە ئێستا لە دنیادا هەیە. بە کورتی بۆمان باسی ئەوە دەکا کە ئەم جوڵانەوە بە ناوی گەل و ئیتر جوڵانەوەی پۆپۆلیستی کە زۆر سوود لە سۆشیال میدیا وەردەگرن کە وای کردووە ئیتر چیتر سەقافەی سیاسی و معریفە هەر لە لای نوخبە نەبێ بەڵکو لە ژێردەستی هەموویانە. دواتر باسی ڕۆڵی ئابووری و کێشە ئابووریەکان دەکات لەگەڵ قەیرانی ناسنامە. بە کورتی پێمان دەڵێ جۆرێک لە جوڵانەوەی ناڕەزایەتی دروست بووە بە ناوی ئازادیەوە بە ناوی لیبرالیەوە بۆتە خەتەر بۆ سەر دیموکراسیە. و من قسەم ئەوەیە پرسیارم ئەوەیە ئەوە لە عێراق دەیبینی ئەم بە ناوی بۆ نمونە ئێستا داواکاری دەڵێن ئێمە کاندیدا دەنێن بۆ سەرۆکوەزیرە. هیچ اعتیبارێک بۆ دەستور ناکەن بۆ نەتیجەی هەڵبژاردن ناکەن. ئایا ئەمە لە ڕاستیدا لە عێراق ئەمە دەبینین کە ڕەنگی ئەم جوڵانەوەی لە داهاتوودا ببێتە خەتەر بۆ سەر ئەو دیموکراسیەتە شەل و سەقەتێک کە لە عێراق هەیە. ئەوی تریشم لە ڕوانگەی فۆکۆیامەوە بەڕێستان دەزانن لە دراسەیەکی خۆیدا بە ناوی سیستەمی سیاسی و داڕوخانی سیاسی داڕمانی سیاسی بۆمان باسی ئەوە دەکا کە سیستەمی سیاسی دەڕوخێ. ئایا ئەمە لە عێراق دەبینین فعلا ڕوخانی ئەم مۆدێلەیە لە سیستەمی سیاسی کە دەبێ ڕێگا چۆڵکا بۆ مۆدێلێکی تر لە سیستەمی سیاسی. زۆر سپاس. زۆر سپاس. خۆی بەخێرا ئاماژە بە چوار خاڵ دەکەم. ئەو چوار خاڵە ئەگەر ئێمە تەحلیلی وەرگی چوار خاڵەکە بکەین دەتوانین ببینە نەتیجەیەک بۆی کە بۆ پێشەنگارەکان چ ئاراستەی چ ئاستی. یەکەمیانەوەی لەسەر ئاستی جەماوەری و هەستی جەماوەر فعلا ئەو هەستێک کە هەیە هەستێکی حەقیقی هەموو دوو فاکتەر لێرە کاریگەری دەبێتەوە. کاریگەری هەبوو لەسەر جەماوەر ئەویش یەکەمیان کاتێک کە دیموکراسیە دەبتە گاڵتەکردن
بۆی دەبینی ئاستی بەشداری دەگاتە حدێکی زۆر خراپ و لە ئاخر هەڵبژاردن بینیمان چ مەسلەی تەزویر بێت هەموو ئەو دیاردانێک کە دەبینی و هی دووەمیان کاتێک کە گەندەڵی دەبتە ئیهانە ڕۆژانە هاوڵاتی هەست بە ئیهانە دەکات کە ڕۆژانە شتێک دیاردەیەکی گەندەڵی دەبینیت و گەندەڵکاران ڕۆژانە ئیهانەی دەکەن دەڵێت پێمان دەکرێت و دەیکەن و ناتوانانی هیچ بکەیت ئەمە دوو فاکتەرە کاریگەری زۆر ئەم دوو فاکتەرە کاریگەری هەبووە لەسەر دیموکراسیەتە نوێیەکان بۆەوەی کە بە شێوازێکی زۆر خێرا ئاستی متمانە بە دەسەڵاتی سیاسی دیموکراسی نوێ گۆڕدراوە بەرەو ئاستێکی زۆر خراپ و تا حەدی ئەوەی کە پرسیار لەسەر شەرعیەتی نیزامی سیاسی دانراوە واتە ئێستا شەرعیەتی نیزامی سیاسی عێراق لە خەتەرە نەک ئەوەی کە متمانە بەو دەسەڵاتە نەماوە بە ئەمانەش بڕۆن شەرعیەتەکەی تازە وەکو نظام زۆر خراپە ئاستی دووەم ئاستی دامەزراوەکانی دەوڵەت ئایا ئەم ئاستا چی پێمان دەڵێت ئێمە شتێکمان نییە بە ناوی دامەزراوەکانی دەوڵەت دامەزراوەکانی هەرێمی کوردستان هەمویان سربەخۆن دامەزراوەکانی عێراق لە مؤسساتی ئەمنی بۆ مؤسساتی حەشدی شعبی بۆ محافەزات و ئیدارەی محافەزاتەکان بە شێوەیەک لە شێوەکان ئێستا وای لێ هاتووە لە آخر قەراری پەرلەمان هەموو ئەنجومەنی پارێزگاکانیش هەڵوەشێنراوە واتە هیچ سەبات و استیقرارێکی پێوە دیار نییە بۆیە تۆ ناتوانانی بڵێ دەوڵەتێکە زۆر گونجاو بیت بۆی کە شۆڕشێکی سەرتاسەری تیا بکرێت یان ئەنقلابێک یان کۆدەتایەکی بکرێت ئاستی سێەم بۆی بەخێرە تەنها ئاماژەی پێ دەکەم مەسلەی ئاستی پێکهاتەکانی دەوڵەت کە ئەویش وەکو سەیری بکەین تحولی مجتمع لە عێراق لەسەر سێ ئاستا تحولی کردووە یەک لەسەر ئاستی سنی لەسەر ئاستی کوردی ئاستی شیعی ئەوەی کە هەیە خۆپێشاندانێکی شیعی سەتە لەوەی کە هیچ ڕەمزێکی کوردی تێدانە لەسەر ئاستی پلانی نێودەوڵەتی ڕۆلی ئێران ڕۆلی ئەمریکا ڕۆلی وڵاتەکانی تر تا چەند کاریگەری دەبێت ئەم چوار ئاستا ئەگەر ئێمە خوێندنەوەیکی وردی بۆ بکەین ئێمە دەتوانین بڵێن خۆپێشاندانەکەن بەرەو چ ئاست سێ ئاست لە خزمەتی خۆپێشاندارەکان نین دووەم و سێەم و چوارەم تەنها یەکەم نەبێت ئەویش وا دەکات کە ئەم هەڵوێستە پێش ئۆکتۆبەر و دوای ئۆکتۆبەر 100% گۆڕانکاری بەسەرا هاتووە و بەردەوامیش دەبێت ئەگەر تەنانەت نەتوانن سیستەمیش بگۆڕن بەڵام دەتوانن لایەنی کەم بە بەردەوامی فشار بخەنە سەر دەسەڵاتی سیاسی کە گۆڕانکاری لە ڕەفتارەکانی بکات. یەکی پێنج دەقا باشە بالنسبة طبيعي دو خال هي ليرة يعني كحزب كمولان بدموية كآية حكومتي بيلاين هي نعم مسألة كبيلاين يرين بتعبيرك زور دقيق نبي بلام كسيتي وهاب دوزنا وكتوافقي لسرحبه لا هردو لا خلقك ها غير حزبي غير حزبي بتنكوا يعني مقبول بي وسج مقبول بي للان زماور للان خلقه اما جبو ماوي شي كاتي ابيتون كنابي بيت او مساله شي دبي هرب قرينو سر انتخاباتك يعني وحكومتي شي يعني او بيتن ك تاسكو مهمه شي تايبتيها بلا فتره شي محدده بو اوي هريت نبي وضعك لا استوى توزيع وربكريتو بأوي تطوراتي تر زياتر آلوستر بي بالنسبة طبيعي موضوعي تر أوي كوا خطا يعني الشيعة خوي دوي خوي نوي كاتو بنو اتشي تر خوي بردوام كابا حكم خوي طبيعي حكم الشيعة هلا قز كاترين كاسيان بقرتاكو قورترين كس أوي مشكلينية لسر أوي كواشيعة زورينية ودبيت الصلاتي أساسي بدس أوان بيت أما موضوعك نمرجعية تشون دروات الصلاة لدس شيعة نمرجعية قبوليتي هذا السياسي كان الشيعي إسلامي قبوليانا نجماوريش بشوية شي قشتي قبوليانا ام جابوه اما دبيني مثلا هتاكو تياري صدريش راست صدري خوي مثلا دجي او حكومة تقسي كردوه دجي او
تطوراتانەی کە بووە بەڵام تیارێکی شیعیە دەیەوێ ئەو بەردەوام بێ لە مەساڵحی هەیە لە بەردەوام بوومی حکومی شیعەت هەتاکو مەرجەعیەتیش ئەی کێ بەیتی شیعی دامەزراند هەر مەرجەعیەت بوو شیعی کرد هەر مەرجەعیەت بوو گوتی دەبێت بە انتخابات بکرێت چونکە ئەزانی کە شیعە ئەباتەوە ئەکسەریەتی دەنجی هینەیە ئەمە مەوزوعێکە طبعاً ئەواکرێ یعنی دانەوێ بە شێوەیەکی تر هەر لەبەرەوەی ئەبین ئێستا حیزبە ئیسلامیەکانی شیعی هەموو هاتوونەتەوە بە قسە لەگەڵ جەماوەرەکەنە یعنی هەندێک لە مەلیکترن بە ئەوانە بە شیعاراتیان و بە قسەی و بە شعبە هەر بۆ ئەوەی بەردەوامی بە خۆیان بهێنن و حکمی شیعە ناڕوە بەڕەئی من لە عێراق ئەو دەبێت لەسەر ئەم وەزعەتە عاملی لەگە بکەین هەتاکو ئەگە مەسەلەی مواتەنەش بێ مواتەنەکە هەر خۆیانن یعنی کە پێشان مەسەن کە یان گوت بەحسی مواتەنە و هاوڵاتیانە کرد فکرەی کە مەسەلەی قەومیەت هەبوو کورد و عەرەب و ئەوەکانی تر کە ئەیان گوت مواتەنە یعنی عەرەب دەسەڵاتەکە بەدەست عەرەبی ئێستا مەسەلەکەی بووتە مەسەلەی شیعەکە هەرەوەندە بسخواست زۆر سپاس وەڕاستی مداخەلەکان هەمووی سێغەی حیواری وەرگێ نەک سێغەی پرسیارەوە دەوڵەمەندی بۆ چوونەکان کرا من تەنها چکە لە پێشوەخت 5 دقەم لێ بردی ئێستا زۆر بە کورتی 4 دقەت دەدەبەوە پاش 2003 منتوجی سیاسی عێراقی بە هەموو ئەتیافەوە مەتوجێکی نەگەتیڤ بوو ینی مەفهومی بینای دەولەی تێدا نەبوو مەفهومی بینای دەولە بۆی هەر بە مشەوەهی چوو ئێستا پاش ئۆکتۆبەری 2019 صناعی فرسەیەکی سیاسی تازە دەدرێتە عێراق ئەوە شتێک لە سیناریۆکە یعنی صناعی ئەوە دەکرێت کە فرسەیەکێکی سیاسی تازە بدرێتە عێراق ئیدی لە دوای ئەو تەوەقعی کاریسە دەکرێت زۆر سپاس زۆر سپاس مداخەلەکان زۆر بوو بازە پرسیارش لۆ ئاراست نازم ناو بە ناو جواب بدەم یان تێکەڵاو بکەین ئەسولای چار 5 دقەی وەردەگرم ئەحداسی ئێستا ئەسڵەن دەگەڕێتەوە لۆ پلانێکی ئەمریکی پێش 5 ساڵ 6 ساڵ دارەشراوەکەوە پێویستە بەیتی شیعی پارچە بکرێت و ئەمەش تەمان ناجح بوو لەوانە ئێستا واقعەکەیە بەیتی شیعی موحد نییە و ڕاستە مەرجعیەت يعني تشجيع ويكرد بو أوي كبيت الشيعي دامزرا نما أحمد الشلبي بو فكواتا وضعك يعني تنيا حركة الشيعة الشيعانية الشيعة ضد الشيعة راسته بس هاندركي أمريكا كان إشيان كردو للتدريبات ولا بارصرف كردن سايكولوجيا ئەگە بزانن مەصروفی ڕۆژانە 2 تا 3 ملیۆن دۆلارە مەصروفی ئەو وەزعی پارەش خۆتان دەزانن بە لۆریەوە لە ئەمبار و لە وڵاتەکانە دێت فکەواتە یعنی چ شیعە چ کوردیش محاید نییە لە مۆزوعەکە جار بەزانم قسەم کرد محایدە بەس محاید نییە و کوردیش تێدایە لە حرەکەی زەمان حکوومەت تێدا نییە بەێ بالضبط وكردش لا مظاهرات بجدارن حتى شعادة وفدي بلى تيدانا يعني وقت جماهير وفدي هوليرش تيدا وشعارين هالقرتبو كواتا بلى كواتا يعني حصرينا كان مش راستا شيعة يعني محرك درايفر ولم اوان داينامون اوان تيدانا فكواتا ئیشەکی بەڵام ئایا ئیشەکە ئیجابیە یاننا کاک مەولود ئیجابیە واقعەکە ڕەفز دەکرێتن و ئەو واقعەکە ڕەفز دەکرێتن و
لاوازي تسلطي مرزعية تدا استمرزعية تكاد كات اللي زماورك بأمل لقرتانين وتشجيع تاندكن ودعمش تاندكن مسألة تشكيل ميليشيات أو مرتزقة لا عهد جمهوري نبوه المقاومة الشعبية الحرس قوميا جيش شعبي لا عهد ملكي شبوه كتائب الشباب وكتائب فتوة ما نبوه وقتي رشد علي قيلاني يونس السبعاوي وسامي شوكة وانا رئيسي او اشتانبون وفتواه ولا مكتبش وكشافش ابو اما تسوينا كشافش تيدا وانا اودي فحرب داخلية فعلا احتمالك الزورة حرب داخلية بيتم احتمال استالا للبنان بوادر حرب أهلية عين احتمالا مهيئة ليش مهيئة ديار احتمال اشتكلت يعني و أنت بريتش راستا تسليك أنت بريتش هنا استرجع أنت إيران واضحة أنت إيران واضحة كاك عبد السلام راستا نظرت نخبة جمع جيش كردو بس فأسا كيشنا وقناعت خد زني آراء هاي دل dead of democracy نهاية الديمقراطية وكراهية الديمقراطية شيء استا من اللي كان دواكوتو كراهية الديمقراطية ده كان شو كدبة ديمقراطية ناقنا شيء وحق أن نخبة كنا مو فكوتاي ديمقراطية قصة لسه ذكرت ثمانية فهو إشكالية بس إشكالية حداثة ذكرت إشكالية جوازين بور بس بورة جوازين نوال حداثة تداعيات ما بعد الحداثة طبيعي كما التوابع يعني تطبيق كده بالضبط بل بدا يعني بوادري بيجابون النظريه في تازه هي تفسير جماعه بيجرب النظريه له تفسير جماور بل يعني نبوني عدالة راول سلسلة مساواة وعدالة قصيدة هذا الجاستس أو يكلا أسباب أساسية كان أو حركة جماوية كده لو كثير فوق يعني مسألة كرامة إنساني ومحرك بو حركة جماعة دكتور إيمان الزاني تاريخيا إيراني دوای رضا شاه بەشێک بووە لە محوەری بەرژەوەندیەکانی بریتانیا ئەم سقوتی حزبی کرێکاران لەوێ و ئەم حملەیە کە لە بەغدا بۆ لێدانی بەرژەوەندیەکانی بریتانیا بڕینی دەستی بریتانیا لە مەنتیقەکەدا نییە ئەسراعی هێزەکانی گەورەترە لێ هەیە ئەوەش یەک ئەسپێکتە بەس ئەسپێکتی ئەساسیەکان ئەنتی ئێران أمريكا كان ده أنتي إيرانية كان لا أساس ده أنتي بريطانيا كنية لمنطقة ده قومي أو كأسد قومي احتمال با قومية عرب قوميون عرب أساسا لو موضوع واللي يردش يعني إنسان نبي يعني قوميا عرب كان زور خراب زور وانش حق إخوانا قومية إخوانا لو وقتك لازم احترامي قومياتي ترج بكر نكشو فيني بن و دكتور كاو إشكالية الدولة معنا إشكال بناء الدولة معنا هي إشكالية تجي قولتك اعتماد ذاك اللي صار وقف وقيام اللي صار بناء مؤسسات تجهيز أو مؤسسات كبهيز نبو إشكالية الدولة يعني عملية بروسيس كناروات بيشو و يبربي العراق استو مشكلة معنا إشكالية بناء الدولة معنا توزق الدولة بقوة بعد ملكي ونازم تباشر بس إشكال معنا بس من بيوان يعني بس من بيوان إشكال ذاك دولة العراق نكبي هاي دولة العراق أخذ شيء ديكات أم دولة دروس نابل بناء نابل يعني أساسا كي دولة كنابل شو كمجتمعاتك أم مجتمعات غير متجانسة أوكي والاجتماعي جاوزانا وإشكاليات الدولية الوطنية مستوردة لدروا يعني الشيء كان فرز كده لما ناوجه تمام اللي برا الدولة دروس نابل يعني كان صار تربيني نوا أصورين ولا شوارتي إشكاليات الدولة نك إشكاليات بناء الدولة لا قناة قبل أم إشكالات الأفريقيا حمود بنزابيز دولة أفريقيا ما عندي إشكال معه
هین إشكالية كواتا يعني دغرينو أو دولة لتناتو عند أخي بارتسا هو بارتسا تقريبا نزيك لازم 2000 دولة تبي لو عالمي وش ناكريت فلازم اللي غير يقدر يمشي لازم دولتي وابنا بك اللي غير يقدر يمشي وانا اول اشكال قصص شيرين خان راستا اوروبا ومظاهرات شيستو هشتو دقينا روتا ارمي ودقنا بادر ماينهوف ودواي دينا سر بولونيا اخر اشتكان بو هشتاو بولونيا لبولونيا فكر حركة تضامني بفكرة وهاتف وروتواني اشتكر دعم الكنيسة راست كاك حسين عفوا تنكو هنيا مداخلة كده مش ده كنا قلت برا اعتراضي بيجن أو حركات أو مثلا بيجين حركات غريتا أو السويدي أو تشيك تشيله هات تونبرغ مثلا من زلة الدنيا صدي ويجي قهشتا يعني اقتصاديا شيء بس حركة كامازونا ويا زيدت بي حركة جنامي تو إلى آخره جرين مثلا جرين أو تشتا يعني نابي تمروا بحركات شعورة بينك شعور لازم بالضبط كاك حسين حركة هل بو بيشو درواتم زاربزا نسكوي هي زاربزا رادة وستيتم بلا لازم بو بيشو درواتم و حركاته كان اختلافيان هي لغير بس نقاطي هاو بشيشيان هي أساسا كجوا غورانكاريان ديويت و استراتيجية أو غورانكاريا علاقة بتسهية لعراق بتاعبتي بس تشتي أساسية سيستم السياسي كبروخية النمينية نوع كتير بيستمان بعدالتها بيستمان بيكسانيش هون تشتي أساسية لو حركة يعني ملاحظة ذكرتن نظرية مؤامرة ممكن هاي بينا أظن سريع دكتور صاحب تأييدي طبعا ما هو نسوي فيش صالة إشي كده أول سبب وحيدة كاقما بالنسبة فوكوياما كمسائل دارماني سياسي قسيكر أساسا فكرة خوينيا فكرة الموندا لبنزاو حفتوا political development and political decline قسيكر ديا ودواي هانتنكتن زور براشكاوي قسيكر كدليت المؤسسات غنيتواني مطالبي جماور زيكات انهيار سياسي دي تقول استاش للعراق او مثلا للبنان شو مثلا للبنان زور شتا زور حده تربو بيشان زور سباستان